سڵاتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵ بووم لە پرۆگرامێکی تری بەیانی باش گەڕاینەوە لاتان بە ئومێدم بڕگە و بابەتی ئەمڕۆمان جێگەی ڕەزامەندی ئێوە بێت و وەکو ئەبینن کەش و هەوای ئەمڕۆ خۆڵبارینە بە هیوام هەمووان تەندروست باش بن و بە هیوام ئەگەر کارێکی زەرورتان نەبێت لە ماڵەکانتان بمێننەوە و دەرنەچنە دەرەوە بەتایبەت ئەو کەسانی کە نەخۆشی ڕەبۆیان هەیە یاخود ئەو مناڵەکان یاخود شۆفێرە بەڕێزەکان لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلەکانە ئاگداری هاتوچۆ بن و ئاگداری لێخوڕینی ئۆتۆمبیلەکانیان بن چونکە مەودای بینین لە ئێستاە کەم بۆتەوە ئەمڕۆ باز لە تەوەری خۆڵبارین ئەەکەین و چەند ڕێنمایی و خۆپاراستنێک ئەخینە ڕوو لەگەڵ هاوکارم فارس سڵاوت لێبێ بەیانی باش بانی باش شاوات بەڕێزەمبیانیەوەش باش خۆشحاڵ و ئاسوودەین کە ئەمڕۆژ دێنەوە خزمەتان دیارە هەرچەنەم خۆڵبارینە بەڕاستی وە لە مرۆڤ دەکا کە بە جۆرێک لە جۆرەکان پەستانێکی ناوەشیدا دروست بێت و هاوکات وەک دەڵێک کوردەڵێ مەزاجی تێکەچێ بەڕاستی یەنی تۆ بێنە بەرچاوی خۆت هەرچەندە پێشتر هۆشداری درابوو لەبارەی خۆڵبارینەوە بەداخەوە وەکو دەوترێ ئەمساڵ لە عێراق بەگشتی خۆڵبارین ینی بەردەوام دەبێت و هۆکارەکانی دیارە ئاشکرا و ڕوونن و لە ئێستاشدا هەندێک لە چاودێران هەندێک لە توێژەران هەندێک لەو کەسانی کەوا لە بواری جیۆلۆژیا و هاوکات لە بواری جوگرافیا شارەزان و هاوکات لە کەشناسیدا پسپۆڕن ئەنی باس لەوە دەکرێت کە دەڵێن ئەوەی کە پەرلەمانی عێراق ئەوەی کە لایەنی سیاسی لە عێراق سەرقاڵی کێشە سیاسەکانە سەرقاڵی یەکلایکردنەوەی پۆستەکانە ئەوەندە سەرقاڵی کێشەیەک نییە کە ویش کێشەی وشکە ساڵیە کە مشکە ساڵیە لە داهاتووە مەترسی بۆ سەر هەمووان دەبێت و هاوکات بەرەوچی هەمووان دەگرێت ئەبینین کە لە ئێستادا هێواش شێواش پەیتا دروستەوەی کە بۆ نمونە خۆڵبارین لە عێراقا مێژووکی درودرێژی بە حکومەوەی کە ئەم وڵاتە هاوستورە لەگەڵ بیابان و هاوکات خودی وڵاتەکەش مەودایەکی درودرێژی بیابانی هەیە بەڵام ئەگەر بۆ نمونە بە مێژووا بچینەوە تەنانەت ئەو ڕۆژەی کەوا کۆمەڵێک ڕووداوی مێژووی تیاڕوویداوە یەکێک لەوانە ڕووداوەکەی حسێن کاملە کە ڕۆژێکی خۆڵباری نبووە لە مانگی پێنجدا بوو و لە ئێستاشدا بینین کە ئێمە لە مانگی پێنجداین و لە کۆتاییەکانی ئەم مانگەداین ئەبینین کە خۆڵبارینێکی چڕ هەموو عێراقی گرتووەتەوە کەرکووکیش دیارە بێگومان بەدەر نییە و هاوکات شارەکانی هەرێمی کوردستان بەدەر نین تێیدا بەڵام ئەوەی کە ماوەتەوە ئاخۆ لە داهاتوو بەرەو چ ئاقارێک و چ ئاراستەیەکە ڕۆین بێگومان وەکو دەوترێ خراپتر بۆ لەبەرەوەی لە عێراقدا ئاوات ینی پشتێنەیەکی سەوزایی و پانتاییەکی زۆری سەوزایی بوونی نییە کە ئەمەش هۆکارێکە بۆی کە خۆڵبارینەکە بە شێوازەکی چڕ ببێ ئەما لەلایەکە لایەکی دیکەوە نەبوونی پرۆژەیەکی سیستماتیک و بە دەوڵەتداربوون لە عێراقدا و هاوکات نەبوونی بەرنامە و استراتیژێکی باش بۆی کە بەنداوەکان ڕووبارەکان دەریاکان وشک نەکەن لەلایەن حکوومەتەوە ئەمەش هۆکارە بێگومان ئێستا بینی کەوا کۆمەڵێک دەریا و دەریاچە وشک بوونە و تەنانەت هەردوو ئاوی فڕات و ئاوی دزلێش کە دوو سەرچاوی سەرەکین کە لە خاچی تورکیاوە هەڵدەقڵن و بەناو سووریا و هاوکات هەڵبەت فڕات باز دەکەم فڕات بەناو سووریا و پاشان دێتەنەوە عێراق و بەڵام دێژ لە ڕاستە خۆ بەناو عێراق دێ ئەمانە ئاوەکانیان یاخود ئاستی ئاوەکانیان کەم بوونەتەوە بێگومان ئەمە لە داهاتووە کاریگەری بێ لەسەر مرۆڤایەتی کاریگەری بێ لەسەر خەڵکی ئەم وڵاتە کاریگەری بێ لەسەر ژیانکردن لە وڵاتە کاریگەری بێ لەسەر جوتیاران لەسەر کەرتی کشت و کاڵ کاریگەری بێ لەسەر کەرتی گەشت و گوزار کاریگەری بێ لەسەر تەنانەت گیاندارانیش ینی بە زمانی ئەوام ئاژەڵانیش بێگومان هەنێ گیانداری چێوی بێگومان نەگەر بێت و سەوزایی نەبێت و هاوکات ئاوێکی باش نەبێت تاوەکو بۆ خۆی ئەلەوێدا ئەنی ژیانی خۆی بکات و ژیانی خۆی بگوزارێنی بێگومانەوەش کۆچ دەکەوە بێتە باڵندەیەکی کۆچیوە لە وڵاتە نامێنێت کاریگەری لەسەر تەنانەت ئەو کەسانی کەوا مەڕ و ماڵاتیشان هەیە بۆ نمونە ئەو شوێنە ئەو زێدە بەجێڵن ئەو تا ئێستاکە لە دەریاچە لە حەوزی حەمری نەبینیکەوە بۆ وشکە ساڵی و بەهۆی خۆڵبارین و نەبوونی سەرچاوەیەکی باشی ژیان خەڵکی ئەو ناوچانە بەجێ هەڵم بەڕاستی ئەمەش کاریگەری هەیە لەسەر کۆی گشتی سێکتەری ئاوری لە وڵات کۆی گشتی جم و جۆڵە بازرگانەکانی نێوان مرۆڤەکان لە وڵاتە کۆی گشتی دیالکتیک یاخود ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان تاک بە تاک کاریگەری بێ ئێستا خۆڵبارین ئاوا دەبینی کە بڕۆ سەبەنا بازاڕەکانە بڕۆ بینی چۆڵە بێگومان ینی خۆڵبارین و وشکە ساڵی کاریگەری ئەبێ لەسەر جموجۆڵی ناو بازارەکان دروست ئەوەیە کە لە ئێستا ئێمە پێویستە پابند بین بە ڕێنمایەکان و بە تایبەتەوەی کە ئاوات باسی کرد ئەو خەڵکانێکەوە دووچاری تەنگە نەفەسی بوونێتەوە یاخود نەخۆشی تەنگە نەفەسی و ڕەبوویان هەیە و لە ئێستاوە ئەوی کەبین لەسەر شاشەکە دیمەنی خۆڵبارینە لە کەرکووک لە ئێستادا بەداخەوە ینی مەودای بینیش کەما بینین ئەگەر بۆ نمونە
بەوردی تەماشای دیمەنەکە بکەین ڕەنگە 100 بۆ 200 مەترێک بە مۆدای بینین ئەوەش بە حکمی کە لایەتی ئۆتۆمبیلەکان یاخۆ لایەتی سیارەکان ئیش دەکات ینی کەڕون و دیارن بەڵام هیوادارین کە ئەو ئەبینین لە ئێستا شقامەکان بەڕاستی خەرەباڵغە هیوادارین کە هاوڵاتیان لەم ڕۆژەیە ئەگەر بۆ کاری پێویست نەبێت لە ماڵەکانیان نێنە دەرەوە و دایکان و باوکان ڕێنمایی منداڵەکان بکەن کە ماڵەکان بەجێ نەهێڵن و هاوکات چونکە بێگومان کاریگەری بێ لەسەر سیستەمی بەرگری کاریگەری بێ لەسەر کۆئەندامی هەناسی ئەو منداڵە بێگومان منداڵش وەکو پێکاتێکی ناسکی بایۆلۆژی و فیزیکی ڕاستە خۆ کاریگەری کاتە سەری و بۆیە گرینگە لەم ڕۆژەیە بە تایبەت و کەسانی کەوا کرێکارن یاخود فەرمانبەرن یاخود بۆ نمونە هەرچەندە لە ئێستا ینی پەروەردەی گشتی لە عێراق و هاوکات لە کەرکووکیش کە بەشێکە بۆتە پشووی فەرمی یاخود پشووی ڕسمی بەڵام گرنگە کەسانێک کە ئەچن بۆ شوێنی کاری ڕۆژانی خۆیان ماسک بەکاربێنن بۆی کە ئەو خۆڵیانی من کاتێککە بەیانی هاتم بۆ دەوام ئەنی برادرن ئاگدارن ئەنی سەر و قژ و هەموو جەستەمان بۆ خۆڵەوە لە کاتێکم ڕەنگە مەودای نێوان ماڵی من و ئەم دەستگای کاری تیاکەم کەم بێ مەودایەکی کەم بێ دوور نەبێ بۆیە جای ئەوەی کەسانی کەوا بوون نەڕێگەیان سعاتی یاخود نیو سعاتی یاخود چل دقەیە کاتێک کاچم بۆ شوێنی کار بێگومان ئەو خۆڵە کاریگەری ڕاستەوخۆی بێ لەسەر تەندروستی ئەو کەسە بۆیە گرنگە کە پابەندی ڕێنمایەکان بین و هاوکات بیرمانە چێک کە سوپای سپی کە لە نەخۆشخانەکاندان هەڵبەت لە سەردەمی کۆرۆنا ڕۆڵێکی باڵیان هەبووە و توانیمان کەوا خزمەتێکی باش بە مرۆڤایەتی و کۆمەڵانی خەڵکی ئەم شارە بکەن لە ئێستاشدا بێگومان بەدەرین لەوەی کەوا خزمەت بە خەڵکن و بینین کە لە نەخۆشخانەکانە ئامادەگیکی باشیان کردوتەوە خزمەت بە هاوڵاتیان بکەن و هیوادارم کەسانی کەوا لە ماڵەوە با بڵێن دووچاری تەنگە نەفەسی بوونەتەوە ئەگەزان حاڵەتەکەیان هەستیارە یاخود لەوە دەرچووە کە لە ماڵەوە چارەسەرەوە گرێت ڕووکە نەخۆشخانەکان تاوەکو لەوێ بە هیواین کە گیانی کەس بەرەو مەترسی نەچێت و هەمووان تێیدا پارێزراوە بن. ئەکید فارز ئەوەی ئێستا لەسەر شاشەکەی بینین دیمەنی ڕاستەوە خۆی شاری کەرکووکە کە ئەبینین خۆڵبارینێکی چراوە مەودای بینین بە شێوەیەکی ئێجگار زۆر کەم بۆتەوە ئەو شەقامە ئێستا چۆڵێکی پێوە دیارە بەڵام میوادارم شۆفێران ئەگەر بۆ کاری پێویست نەبێنێنە دەرەوە لە کاتی هاتنە دەرەوەیان ئاگاداری تیژڕەویان بن و ماسک ببەستن و ئەو بەڕێزانەی کە کاری پێویستیان هەیە خود ئەو وەکو ئێستا لە دیمەنەکان دیارە چەند کەسێک بە ماسکەوە دەرچوون و ئەو بەڕێزانەی کە کاری پێویستیان هەیە بەبێ ماسک دەرنەچنە دەرەوە و دایک و باوکان ڕێنمای مناڵەکانیان بکەن کە نەچنە دەرەوە لە ماڵەکانیان بمێننەوە وا بکەن کەشێکیان بۆ بڕەخسێنن کە لە ماڵەکان بمێننەوە ئەمڕۆ تاکو خۆڵبارینەکە تەواو بۆی سەلامەتی گیانی هەمووان وهروە ئەو کەسانی کە بەتەمەنن یاخود تووشی نەخۆشی تەنگە نەفەسی یاخود تووشی ڕەبوون بوونەتەوە ئەگەر ئەزانن حاڵەتەکەیان زۆرە سەردانی نەخۆشخانەکان بکەن بۆ ئەوەی دوور بێخوای تووشی هیچ حاڵەتێکی نەخوازراو نەبنەوە و بە خۆشحاڵیەوە تاکو ئێستا بزانام هیچ حاڵەتێکی داخل بوون لە نەخۆشخانەکان تۆمار نەکراوە ئیشەڵڵاش هەمووان دوور ئەبین لە هەموو نەخۆشیەک و دوور ئەبین لە نەخۆشیەکانی کێشەی هەناسەدان و ئیشەڵڵا ئەم خۆڵبارینەش چاک ئەبێ هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکان بن وەکو هاوکارم باسی کرد لە عێراقا بەهۆی نەبوونی سەوزاییەکی زۆرەوە پانتایەکی سەوزایی زیاتر تووشی خۆڵبارین ئەبینەوە ئەم ساڵیش خۆتان ئاگدارن کە لە چەند ڕۆژی ڕابردوو یاخود لە هەفتەی ڕابردوو بە هەمان شێوە خۆڵبارینێکی چڕ لە عێراق و لە کەرکووکش بە تایبەتی ڕوویدا ئەمڕۆ دووبارە خۆڵبارین دەستی پێ کردوێتەوە بە هیوام هەموو لایەکتان دروست باش بن و دووبارەی ئەەکەمەوە ئەگەر کارێکی پێویستان نەبوو دەرمەچنە دەرەوە ئەگەر دەرچوونە دەرەوە ماسک ببەستن و خوێندکاران ئەمڕۆ بزانم پشووی فەرمیانە بەهۆی خۆڵبارینەکەەوە بۆیە مناڵان یاخود کەسان دەرنەچنە دەرەوە و ئەمڕۆ لە عێراقا پشووی فەرمیە لە خوێندنگاکان بۆیە ئاگداری تەندروستی تا بن ئەگەر کارێکی پێویستان نەبوو مەچنە دەرەوە ئەگەر دەچونە دەرشەوە بە ماسکەوە دەرچن دیارە هیوادارین کە لە پاشەم شەپۆڵی خۆڵبارینێکەوە عێراقی گرتەوە ئیدی لایەنی حکومی و سیاسەکان بیرێک لە داهاتوویە وڵاتە بکەنەوە چونکە دوجار هەمووان لە کەشتیەک داین و پێویست بە هەنی کەشتی پێویستی بە کاپتنێک و کەشتیوانێکی باشە ئەگەر کاپتنی کەشتێک کاپنێکی باش نەبێت دوجار ئەو کەشتیە لە کەنارێکی نائارامدا لەنگەرەگرێ و دوجار ئەگە هەر بێت تۆ کەسێک لەو کەشتیە پارچەیەک داریا خۆ تەختەی لێ بکاتەوە بۆی بیکا بە کەشتێک بۆ خۆی
عاقبەتی هەمووان فەنابوونەوە گرنگە ینی بە هەمانجی لەگەڵ کۆمپانیا بیانەکان پشتێنێکی سەوزایی لە دەوروبەری شارەکان لە خود لە سنووری ئەم وڵاتەیە دروست بکرێت ڕاستە هەندێک ناوچەی بیابانشین وکو بۆ نمونە بگرە لە سنووری ئەمبار و ئەو ناوچانێکەوە هاوسنوور لەگە وڵاتی سووریا بەرەو خوارەوە تاگاتە سعودیا بەداخەوەی تر ئێمەی کوردیش ینی وا دیارە قەدەری ئێمە وایە لە پاش چێبوونی یاخود دروستبوونی شانشینی عێراقەوە لە مانگی هەشتی 22 1922 بەدواوە دیارە کە لە ڕووی کارژێری و هاوکات لە ڕووی جوگرافیا و لە ڕووی کەشوهەواشەوە لەگەڵ ئەم وڵاتە یاخود لەگەڵ ئەم وڵاتەی دەوروبەری خۆمانە پابەستین یاخود پەیوەندینەوە پێویستەکەوە جموزۆڵ و ئاڵوگۆڕمان لەگەڵانە هەبێ بەداخەوە کە لە ماوەی ڕابردوبین لە هەموو سێکتەرەکان و بوارەکان کاریگەری هەبووە لە سەرمان بێگومان خۆڵبارینیش بە حکمی ئەوەی کە هاوسنووری لەگەڵ ئەو وڵاتانە کاریگەری هەبووە لەسەر ئەوە بگرە ینی تەنانەت لەگەڵ ڕووی ئەوەی کە خۆڵبارین ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ژینگە ئێمە هەبووە تەنانەت کللتوری سارانشین کللتوری بەداوە لە ناوچە بیابانشینەکانیش کاریگەری هەبووە لەسەر ئێمە و هیوادارین کە هەمووان پابند بن و ئەو ڕێسا و یاسایانی کەوا لەلایەن بەڕێوەبەرایەتی تەندروستی و هاوکات بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کەرکووکەوە ئەدرێ بە هاوڵاتیان پێوی پابند بن تاوکو هەمووان دووربین لە حاڵەت یاخود ڕووداوی نەخوازراوە. بەڵێ فارس فیچەرێکمان ئامادەیە ئەندازیار ساکار ئەبووبەکر لەم فیچەرەیە باس لە بەخێوکردنی کۆمەڵێک گۆڕوەک و چۆنێتی خزمەتکردنیان ئەکات با بێکەوە بینەر بێت. سڵاوتان لێبێت ئەم بەیانیتان باش لەم بەیانیە باسی جۆرێک چەند جۆرێک نەمام ئەەکەین دەست پێ ئەەکەین لە لەو نەمامەیان پێی ئەوترێ یاخود ناوی ئەلوسکایە نەمامێکی تاک و بڵێ جوانە وەک دیارە شێوەیەکی زۆر جوان و سەرنجڕاکێشی هەیە ئەم نەمامە گەورەژە بێت بەپی پێویست لە ڕێی خزمەتکردنەوە بۆ خۆڵێکی باشی ئەوێت وەک نەمامەکانی دیکە و لە ڕێی ئاودان و خۆراکێکی باش ئەتوانی لای خۆت بە شێوەیەکی جوان و گەشاوە ڕایگریت. ئەم نەمامەشیان لیڤستۆنای پێڵەن تاکو بڵێ نەمامێکی زۆر زۆر جوانە وەک ئەبینن ڕەنگێکی سەوزێکی زۆر زۆر جوانی هەیە شێوەیەکی زۆر جوانی هەیە طبعاً ئەم نەمامە گەورەتریژە بێت لە ڕێی خزمەتکردنێکی تایبەتی خۆی بەپێی پێویست ئاودان و خۆراکی بۆ دابینکەیت و خۆڵێکی باشی بۆ دابینکەی شێوەیەکی زۆر جوانی هەیە و گەشاوە دەرەکەوێت ئەم نەمامانە نەمامی توان بڵم نەمامی داخڵین لە ژوورەوە گەورە بن و هیچ کێشەیەکیان نییە ئەمەش بە هەمان شێوە لیڤستۆنەیە بەڵام ئەمەیان بچووکترە و ئەتوانم بڵم ئەمە قەزەمی نییە وەک خەڵک ئەیبینێت نەخێر ئەمە شێوەی بچووکە و ئەوە گەورەیە و هەردووکیان بە هەمان شێوە گەورە ئەبن دەینە سەر ئەم نەمامە ئەمە پێ ئەوترێ ئەرالیە ناوی ئەرالیایە نەمامێکی زۆر زۆر جوانە و خانمانە دیارە بەڕای من ئەتوانین لە ئینجانەیەکی جوانە دای بنەی و طبعا گەورەتریژە بێت خۆڵێکی باشی بۆ دابینکەیت و بۆ ئاودان و خۆراک بە هەمان شێوەک ئاماژەم پێکرد بە پێی پێویست توانم بڵم حەز بە ئاودانەکە توانین ڕۆژانە بە پێی پێویست ئاوی بدەیت و لە سوچێکی ماڵەکەتە داینی شێوەیەکی زۆر جوانە بەخشێت بە توێ خانم ئەمەشیان زامبیایە نەمامێکی زۆر جوانە و مقاومەتی زۆر زۆر باشە لە چواروەرزە بوونی هەیە ڕەنگێکی سەوزی جوانی هەیە دوو جۆری هەیە ئەم جۆریان سەوزێکی کاڵە و جۆرەکەی تریان تۆزێ مەیلە و ڕەش خۆی ئەنوێنێت بۆ ئاودانیش ئەتوانم ئاماژە بۆ بکەم زۆر حەز خواستی بۆ ئاودان نییە بە پێی پێویست بە پێی وشکی خۆڵەکە ئەتوانی ئاو بیت و خۆراک و من ئامۆژگاری ئەوە ئەەکەم کە لە ئێستاە بتانی ینی خۆراک بەکاربێنی تاکو بتوانین بە شێوەیەکی زووتر و سریعتر گەورەی بکەیت و گەشەی پێبیت. ئەمەیان جۆرێکی نەمامێکی ترە ناوی کرۆتۆنە وەک ئەبینن شێوەیەکی زۆر زۆر جوانی هەیە چەنەها ڕنگ لە خۆی ئەگرێ ڕەنگی سوور و سەوز و زەرد و چەنەها جۆری تری هەیە و ئەمە گەورەتریژە بێت شێوەیەکی زۆر زۆر جوانی هەیە و حەز توان بڵم خواستی بۆ ئاو زۆرە حەز بە ئاودان ئەکات و حەز بە وشکی ناکات بەپێی پێویست ئاو ئەدەیت و خۆراکە دەیت. ئەمەشیان زامبیایە
زۆر جوانە و زۆر مقاومەتی باشە ئەتوانم بڵم لە هەر چوار وەرزە ئەتوانی گەورەیەکی لای خۆت ڕەنگێکی سەوزی جوانی هەیە و ڕەنگێکی تریش جۆرێکی تری هەیە ڕەنگەکەی سەوزێکی تۆخە مێ لەو ڕەش خۆی ئەنوێنێ ڕەنگێکی ئەویان زۆر کەش هەیە لە ئێستا بەردەستە لە نەمامگەی محەممەد ئەمەش ئەتوانم بڵم زۆر حەز بە ئاودان ناکە بە پێی پێویست ئەتوانی ئاوی بیت زۆر سپاس بە هیوای ئاسوودەبووتان خواتان لەگەڵ زۆر باشە سپاس بەخات و ساکار و هیوادارین کە هەمووان گرنگی بە دیمەنی ماڵەکان بدەن و بیرازنەوە بە سەوزایی هاوکات بە گوڵزار دیارە هەر سەبارەت بە تەوەل یەکەم ینی هەر بە پێی هەندێک سەرچاوە باستەوە دەکات کە لە هەندێک ناوچی هەرێمی کوردستان بەتایبەت لە هەولێر ئەنوک دەوتری هەندێک لە قوتابخانە تایبەتەکان بە دایک و باوکشی یاخود دایک و باوکانی منداڵەکانی وتونەکەوا بێن بۆ قوتابخانەکان و داوامی خۆیان بکەن هەڵبەت ئیدی نازان لێرەدا ئاخۆ قوتابخانە تایبەتەکان لە ژێر سایە و هەیمێنەتی وەزارەتی پەروەردن یاخود پێچەوانەکەی ڕاستە بۆیە گرنگە ئەنی قوتابخانە تایبەتەکانیش هەست بە مەسوولیت بکەن لە هەمبەر ئەم دۆخە و هەوڵ بن کە بەپێی ڕێکارەکان و ڕێنمایەکانی تەندروستی کە منداڵان نێنە دەرەوە هاوکات ڕوونەکەن قوتابخانەکان تاوەکو تەندروستیان پارێزراوە بێت با بچین لە ئازاد شکر پەیامنیرمان ئازاد سڵاوت لێبێ ئەم کاتت باش دۆخی کەشوهەوا لە کەرکووک چۆنە و ئەبینین خۆڵێکی زۆرە ئێستا بۆ دابینین چۆنە ئێستا لای تۆ سلااوان لێبێ و بەیانیتان باش بەیانی بینێرانی کەناڵی یاسمانی کەرکووک باشتر دیارە وەکو پێشتر پێشببینی کراکە شەپۆلێکی چڕی خۆڵبارین شارەکانی عێراق دەگرێتەوە کەرکووک شتێکێکە لەو شارانەی کە خۆڵبارین تێدا با چڕی ڕوودەدات دیارە لە سعاتەکانی دەمە و بەیان خۆڵبارینەکە لە کەرکووک بە تەواوی چڕ بووەتەوە و لە ئێستادا مەودای بینین لە نێوان 20 بۆ 30 مەترە ئەمە بڵین لە کاتێکدایە کە فەرمانگەی تەندروستی کەرکووک پێشتر ئامادەکاری بۆ ئەم شەپۆلە کردووە لە ڕێی ئەوەی چەندین یاخود ژمارەیەک زیاتر لە 100 ئەمبولانسدا ئامادەکراوە بۆ ئەو کەسانی کە ڕوبەڕووی تەنگە نەفەسی دەبینەوە و داوایان لێکراوە کە ئەوان لە ماڵەکانی خۆیان بە ئۆتۆمبیلی خۆیان یاخود دەرنەچنە دەرەوە و تەنها پەیوەندی بە پەیوەندیان پێوە بکەن و بۆ ئەوەی ئەوان ئەو ئەرکە لە ئەستۆ بگرن چونکە ئەو ئۆتۆمبیلانی کە ئامادەکراوە یاخود ئەمبولانس سەرجەم ئەو پێداویستیانی تێدایە کە بۆ ئەوانی تووشی بڵین نەخۆشی دەنگە نەفەسی دەبن یاخود ڕێژەی ئۆکسسیجین لە بڵیندیان کەم دەبێتەوە بۆیە ئەوان داوایان کردووە کە هاوڵاتیان پەیوەندیان پێوە بکەن و ئەوان ئەو ئەرکە لە ئەستۆ بگرن لە ئێستادا هیچ ئامارێکی فەرمی نەخۆشخانەکان یاخود فەرمانگەی تەندروستی بڵاو نەکراوەتەوە بەڵام پێشتر وەک شانی خەیرانەکان و فەرمانگەی تەندروستی کەرکووک داوایان کرد یاخود هۆشداریاندا کە هاوڵاتیان لەمڕۆدا لە ماڵەکانی خۆیان دەرنەچن و پابەندی ڕێنمایەکان بن و هەر ئەمڕۆ یاخود هەر شەو لە حکوومەتی عێراق لە سەرجەم پارێزگاکانی عێراق شووی فەرمی ڕاگەیان دیارە ڕاگەاندنی شووی فەرمی بۆ ئەوەیە کە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بن و لە ماڵەکانی خۆیان بمێننەوە بەڵام جێی داخە لە هیچ شارێک لە شارەکانی عێراقدا وەکو پێویست ڕێنمایەکان جێبەجێ ناکرێت ئەگەر یاخود ئێستا بەنێو شاری کەرکووک بڕۆی لە شەقامەکاندا دەمێنی وەکو ڕۆژانی پێشوو هاتوچۆی ئۆتۆمبیل یا هاوڵاتیان بەشێکە بینین لە هاوڵاتیان کە بەتەمەنن لە نێو شەقامەکان تا ئێستا ئەیان بینین واتە بەگشتی ڕێنمایە تەندروستیەکان بەباشی جێبەجێ ناکرێت ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ڕوبەڕووی خەڵک دەبێتەوە دیارە لە ماوەی ڕابردوودا بەپێی ئەو ئامارانی کە بڵاو کراونەتەوە یاخود فەرمانگەی تەندروستی ئامارەکانی بڵاو دەکردەوە زیاتر لە 1000 هاوڵاتی سەردانی نەخۆشخانەکانیان کردە دیارە ئەمانە بە مەبەستی وەرگرتنی چارەسەر فەرمانگەی تەندروستی کەرکووک وەکو خۆی ئاماژەی پێکردووە سەرجەم ئەوانی کە پێویستە بۆ ئەو نەخۆشانی تووشی تەنگە نەفەسی دەبنواتە ئۆکسسیجین و بڵین کوتانی ئەو نەخۆشانە بە یەکێک لەو دەرزیانە کە تایبەتە بۆ تەنگە نەفەسی کە هایدۆکۆرتیزۆنی پێڵێن ئەمە بە ژمارێکی زۆر لە سەرجەم نەخۆشخانەکان دابین کراوە لە ئێستادا خۆڵبارینەکە چڕە و بەڵام شەقام وەکو ڕۆژانی بڵین ڕابردوو
هاتوچۆ تێدا بە شێوەیەکی ینی ئەگەر ڕەنگە پێشتر لە کامیرەکە ئێوە خۆتا بینیتان لە شاشەکەەوە کە هاتوچۆ لە شاری کەرکووک تا ئێستا ئاساییە بەڵام پێشببینی دەکرێت خۆڵبارینەکە زیاتر چڕ ببێتەوە ڕەنگە ئەو کاتە یاخود ئەبوو لایەنە پەیوەندیدارەکان تا ڕادەیەک ڕێگریان بکردایە لەوەی کە خەڵک لە ماڵەکانیان دەربچن و بڵین یاخود ڕێنمایە تەندروستەکان جێبەجێکن بۆ نمونە ئەگەر بکرێت ئەو کەسانەیە بڵین ماسکێک ببەستن پێشووی ئەم ماسکە ئێستا من ماسکێکم بەستووە بە پێی ڕێنمایە تەندروستەکان ئەبێ ئەم ماسکە بەم شێوەیە بێ دواتر بتانی ئەم پێشی ماسکە بە ئاو تەڕ بکەیت یاخود بە مادەیەکە تۆزێک چەور بێ بۆ ئەوەی ئەو خۆڵەکە دێت تۆ پێشەوەی بڵین وەکو هەناسەدان یاخود هەڵی کێشی ئەو هەناسەیەک هەڵکێشی ئەو خۆڵە لێرە بۆستێت و نەچێت بەناو قڕگی بڵین ئەو کەسانەیە ئەمە یەکێک لە ڕێنمایەکان ئەگەر بکرێت و لەگەڵ ئەوەشە عینەکێک ببەسرێت بۆ عینەکێک دابنێت بۆ ئەوەی ئەوانشی حساسی چاویان هەیە ئەو خۆڵە نەڕاتە چاویان و چاویان تووشی بڵین حساسی زیاتر نەبێ ئەمە ڕێنمایەکانی تەندروستی یاخود ئەم ڕێنمایەکانی تەندروستی وەزارەتی تەندروستی عێراق تا ئێستا بەڵێ ئازاد وەکو واست کرد کە ئێستا لە شەقامەکان مەودای بینین لە نێوان 20 بۆ 30 مەترە ئایا شەقامەکانی دەرەوەی شارواتە ڕێگا سەرەکیەکان ڕێگای هەولێر یاخود ڕێگای سلێمانی بە هەمان شێوە ئاو خۆڵبارینەکەی سڕە و مەودای بینین کەمە؟ بەڵێ دیارە خۆڵبارینەکە لە دەرەوەی شار چرترە بەو پێیەی ئەو ڕێگەیانی لە نێو بڵێن پارێزگاکانە یعنی بڵین وەکو پێویست ڕێژەی سەوزایی تێدا نییە یاخود دار و درەختی زۆر نییە بە تاکید ڕێژەی یاخود بڵین چرترە خۆڵبارینەکە بەڵام لە هەمان کاتەوەکو ئاماژەم پێکرد ڕێگای نێوان سلێمانی کەرکووک هەولێر وەکو ڕۆژانی ئاسایی هاتوچۆ هەیە بەڵام هاتوچۆی هەم پارێزگاکانی هەرێمی کوردستان و هەم کەرکووکش هۆشداریان داوە لەوەی شۆفێران ئەبێ ئاگاداری ڕێنمایەکانی هاتوچۆ بوون تیژڕەوی بڵێن تیژڕە و نەبن لە کاتی لێخوڕنی ئۆتۆمبیلەکانیانە لە هەمان کادا لایتیان فول لایت ئەبێ بکرێتەوە لەو کاتەی بۆ ئەوەی مەودای بینین وەکو ئاماژەم پێکرد زۆر کەمە ڕەنگە لە مەودای بینین لە نێوان پارێزگاکان نەگاتە 15 مەترێک ئەگەر لە پشتەوەی من ببینن ئێستاوە ڕێگای سلێمانیە مەودای بینین 15 بۆ 20 مەتر زیاتر نییە بۆیە زۆربەی شۆفێران بڵین فولایت لایتەکانیان پێکەن بۆ ئەوەی بەرامبەری خۆیان ببینن بەڵام لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە باشتر وایە هاوڵاتیان پابند بن نێوان پارێزگاکان نەکەن ئەگەر بۆ شتێکی زۆر پێویست نەبێ بەدەر لە پەروەردە کە ئەمڕۆ کرابە پشووە ئەنی خوێندکاران لە ماڵەوە دانیشن و هاوکات تاقیکردنەوەکان بەڕێوە ناچێت لایەنەکانی دیکە وەزارەتەکانی دیکە بەدەر لە تەندروستی شکاوان داوامی خۆیان دەکەن یعنی لە لەوانی دیکە پشۆ یاخود ناوە هاوکات لەگەڵ قسەکردن تا پێم خۆشەکەەوە کامێرەمانەکە دیوەنی دەوروبەری خۆتان یان شوێنی کەوالی وەستاوان بگوازێتەوەی کە هاوڵاتیانیش ئاگادار بن. بەڵێ دیارە سەرجەم وزارەت و فەرمانگەکان پشووی تێدا ڕاگەێنراوە جگە لەوانی کە فەرمانگی خزمەتگوزارین وەکو یاخود بڵێن وەزارەتی تەندروستی یاخود بەرگری و شارستانی و هەندێک لە وزارەتەکان تر کە ئەمانە کاری ڕۆژانیان لەگەڵ هاوڵاتیانە یاخود لەگەڵ شەقامە بۆی ئەوان پشیان تێدا ڕانەگەێنراوە بەڵام سەرجەم وزارەکانی دیکە پشیان تێدا بڵێن ڕاگەێنراوە من ئەمەوێ کامیرەمانەکەم هاوکار بێت و وێنەکانتان بۆ بگوازێتەوە کە ئەمەی کە لە پشتی منەوە ئەمە شەقامی بڵین ئەمە ڕێگای نێوان کەرکووک سلێمانیە ئەمە دەواازەیە لێرەوە ئۆتۆمبیل بەرەو شارەکانی بڵین هەرێمی کوردستان ئەڕوا وەکو لە وێنەکە ئەیبینین وەکو ڕۆژانی ئاساییە ڕەنگە جۆرێک بڵین کەمتر بێ یاخود ئەو ئۆتۆمبیلانەی ئەگەر لە وێنەکانە بەدەرکەوێت کە دێت بەرەو شاری کەرکووک ئەبینین هەمویان لایتیان پێکردووە دیار ئەمە یەکێکە لە ڕێنمایەکانی هاتوچۆکە ئەبێ بەو شێوە لایت ئیش پێ بکەن بۆ ئەوەی بەرامبەری خۆیان یاخود ئەو ئۆتۆمبیلی لە پشتیانەوە تا یاخود لە پێشیانەوە تا باباشی بیان بینێت چووکە مەودای بینین وەکو ئاماژەم پێکرد تەنها 15 بۆ 20 مەتر ئەبێت لە دەرەوەی شار بەڵام لە ناو شار نێزگەی 20 بۆ 40 ئێستا ئێمە نیزگی بەزیخانەی بڵین ئیسکانین لێرەوە تەنانەت من ئێستا خۆم سیر بەردەم نەخۆشخانەی
ئازادی فێرکاری یعنی ئێستا من کە سێری ئێوەکەم بە تەواوی نبینم ئەبینم تەنها هەندێک ینی قەڵەباڵغی هەیە بەڵام وەکو پێویست ناتوانم یعنی بڵێم شوێنەکە ببین واتە ئەمەش تەنها 5 مەترێک ئەبێت کە مەودای بینین ینی لەوەنە زیاتر نییە 40 بۆ 50 مەترە بەگشتی بەڵێ باشە زۆر باشە ئازاد دەست خۆش سپاس کە دیبنی ئێستای نیو شارت گواستەوە سپاس بۆ ئەوی کە باشەوەی ڕاستەوە خۆ لەگەڵمان بوویتوە هەروە دەستخۆشی لەلایەنی بەڕاستی تەندروستەکەین کەوا لە ئێستاە هێڵی گەرمیان دەنە و هاوکات کۆمەڵک ئۆتۆمبیلی فریاکەوتن لە نێو شاردا بوریانێت تاوکو لەر ئەگەری یەخود لە ئەگەری هەر حاڵەتەشی نەخوازرا و ڕوو بدات فری هاوڵاتیان بکەون بەڵێ فارز ئەچینە قەزای داقوق پەیامنێرمان محەممەد ئەڵماز لەگەڵمانە محەممەد سڵاوت لێبێ و بەیانیت باش کەش و هەوای داقوق چۆنە ئایا خۆڵبارینەکە داقوقیشی گرتۆتەوە؟ ڕۆژ باش محەممەد هەڵبەت وا دیارە لە باگراونی تۆ خۆڵبارینە بەڵام سەرەتا پێم خۆشە لەوە دەست پێ بکەیت ینی هەموو کات وەکو دەوترێ خراپی کەش و هەوا هەلێکە بۆی کە گروپا تیرۆریستەکان زەفەری خۆیان برن و بە تایبەت لە داقۆق کە ناوچەیەکی گەرم و هەموو کات بە هەواڵی ئەمنی دەست پێکەیت یعنی فەرماندە سەربازیەکان لەوێ تا چەند باسەوە دەکەن کە خراپی کەش و هەوا نالەباری کەش و هەوا خۆڵبارین کاریگەری هەیە لەسەر دۆخی ئەمنی و هاوکات جموجۆڵی بە تایبەت چەکدەرانی داعش لە سنوورە. بەیانیتان باش بەیانی هەموو بینەران باش فارس وەکو ئاماژەت پێکرد بە تەئکید وایە من خۆم لەگەڵ فەرماندەی لیوای 45 دوێنێ شەو قسەم کرد و باسی ئەم کەش و هەوامان کرد وتی ئێمە دوایەوەی کە ئێستا لە ڕاگەیەندراکان و کەش و هەوا ئەوەی بڵاو کردەوە کە ئەمڕۆ کەش و هەوای ناوچەکە خۆڵبارینەوەکو ئێستاشە بینی هێزێکی ئەمنی بەردەوام لە سەر ڕێگەکانە سوڕێتەوە دیارە ئەوەی بە من ڕاگەیان کە هێز ئەمنیەکان بە تەواوی ئامادەکاریان کردووە و لە ئامادە باشیدان بەهۆی ئەوەی ئەم خۆڵبارینە بە تایبەتی تیرۆریستانی داعش ئەم کەش و هەوایە بە هەڵەزانێت و پەلاماری هێز ئەمنیەکانەدات بەڵام خۆشبەختانە تاکو ئەم ساتەی کە من قسەت لەگەڵاکە من لە کۆنتاکتا بووم لەگەڵیانە و پێش چەند ساتێکیش لەگەڵ فەرماندەی فەوجی داقوق قسەم کردووە خۆشبەختانە تاکو ئێستا هیچ پەلامارێک یاخود هیچ ڕووداوێکی ئەمنی لە ناوچەکە ڕووی نەداوە و تەواوی هێز ئەمنیەکانی سنووری داقوق لە ئامادەباشیدان و بەڵام ئەوەی کە جێنی گەرانە ئەم خۆڵبارینە کاریگەری ئۆتۆی کردووەتە سەر هێز ئەمنیەکان زیاتر لە هاوڵاتیان بۆ پێی ئێستا ئەوەی کە یانی ڕوونە هاوڵاتیان بە پێ ڕاگەیەندراوە تەندروستیانەی کە بڵاو بووەتەوە یاخود ئەو ڕێنمایی تەندروستیە بڵاو بێتەوە تەواوی بەشێک زۆری کۆگاکان یاخود مارکێتەکانی سنووری داخوق و شارەکانی کەش بەهۆی ئەم خۆڵبارینە داخراوە لە ماڵەوەن ئەوەی کش دەرێتێتە دەریشەوە بە پێی ڕێنمایی تەندروستیەکانی تا ڕادێکی باش جێبەجێ کردەوەی بەستنی ماسکە بەڵام هێز ئەمنیەکان لە ئەرکدان ئەوان بارودۆخی فارس بارودۆخی تەندروستیان بە تەواوی خراپە یعنی من بە پێی ئەو زانیارانەی کە لای من هەیە بنکەکانی تەندروستی ئەوانەی کە لە دەرەوەی شارن بە تایبەتی لە سنووری تاڵەبانی و کاکەی و ناوچەی حەوتەغار بە تەواوی قەڵەباڵغیەکی زۆری لێبەدی ئەکرێ هێزێکی زۆری ئەمنی بەهۆی ئەم خۆڵبارینەوە ئەوانەی کە دووچاری تەنگە نەفەسی و هەروەها نەخۆشی ڕەبوو و نەخۆشیەکانی کە درێژخایانیان هەیە گەیەندراونەتە بنکەکانی تەندروستی و لە بارودۆخێکی تەندروستی خراپدان بۆ پێی ئەوان لە ئێستادا لە ئەرکدان و لە سەنگەرەکانن بەرگری لە ئێمە و لە با بڵێن تەواوی ناوچەکەکەن هاوکات لە سنووری کە بێمە ناو شاری داخوق سنووری داخوق با بڵێن سەنتەری داخوق ئەوەی کە ئێستا بینیرێ لە دوای منەوە خۆڵبارینێکی چڕ بە تایبەتی لە بەرەبەیانی ئەمڕۆوە دەستی پێکرد ئەوە جگە لە درنگارێکی شەوە خۆڵبارین هەبوو بەڵام شێوەیەکی پچڕ و کەم بوو بەڵام ئێستا بە تەواوی خۆڵبارینەکە زیادی کردووە مەودای بینین یعنی زۆر زۆر کەمە ئەمەش بۆتە گرفتێکی سەرەکی بۆ ڕێگای کەرکووک داخوق خورماتوو تەواو مەودای بینین کەمە ینی گرفتی سەرەکی و بە تایبەتیش فارس من بەردەوامیش باسی یەکەم لەسەر
پردی چەمی ڕۆخانە کە ئەو دوو پردێکی داخراوە بەڵێ. بە پێی زانیاریەکان تیمێکی تەواوی پۆلیسی هاتوچۆ لەوێ ئێستا ئامادەن و باشە محەممەد ڕێنماییۆفێرەکان ئەو ڕێگایی داقوق یا خود ڕێگای کەرکک بەغدا کە وەکو باسمان لێ کرد لە ماوەکانی ڕابردوو کە بە ڕێگای مەرگ ناسراوە بەداخەوە خۆی تێیدا یاخۆ لەسەر ئەو ڕێگایە ڕووداوەکانی هاتوچۆ زۆرە بەڵام لە ئێستادا کە مەودای بینی کەم بۆتەوە و هاوکات ئەنی کەشهواکەی نالەبارە ئەمە تا چەند کاریگەری بێ لەسەرەوەی کە خوا نەخواستە ڕووداوەکانی هاتوچۆ زیاتر بن وەروە بەڕێبرایەتی هاتوچۆ تا چەند لەسەر ئەو شەقامە گشتیە ینی ئامادەگی هەیە و بوونی هەیە تاوەکو هاوڵاتیان هۆشیار بکاتە بووی کە پابندی ڕێنمایەکان بن و تا چەند لەوێ بەڕێوەبەرایەتی یاخود بۆن ئیدارەی خۆجێی داقوق بەو هاوڵاتیانەی کە لەو قەزایە نیشتەجێن پێیان دەڵێت کە لە ماڵەکانیان نێنە دەرەوە بووە بە هیچ لایەکان نەچن ئەگەر کارێکی گرنگ و پێویست نەبێت. بەڵێ فارس من وەکو ئاماژەم پێکرد دوای ئەوەی ئەو بزانیارانەی کە دەست من کەوت لەسەر ئەو ڕێگایە یعنی با بڵێن سنووری پردی ڕۆخانە بەرە حوتەغارەکان دوو ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە بەڵام خۆشبەختانە ڕووداوەکان سوک بووە زیانی جیانی نەبووە تەنها زیانی مادی نەبێ بەڵام ئەمە وای کردووە کە ئێستا تیمێکی پۆلیسی هاتوچۆ لەسەر ئەو پردە بۆستێت و ڕێنمایی بداتە شۆفێران بۆ پێی کە باسمان کرد بەهۆی ئەم خۆڵبارین و مەودای بینین کەمتر لە 50 مەترە فارس لە داخۆ ئەمەش بۆتە گرفت وای کردەوە پۆلیسانە ئێستا لەسەر ئەو ڕێگایە بڵاویان پێ بکرێت و هێماکانی خۆیان داگیسانەوە و ڕێنمایی ئەدەنە هاتوچۆ بەوەی کە بەتایبەتی لەسەر ئەو پردە نیزیکە و پردێت چکم تۆ پردی ڕۆخانە دوو سایدە لە پڕێکە ئەبێتە دانەیەک و دانەیەکی بەستراوە ئەوەی ئەبێتە هۆی ئەوەی کە ڕووداوی هاتوچۆ ڕووبدا بپێی هاوکات ئیدارەی داقوق لە دوێنێەوە ڕێنمایی بڵاو کردووەتەوە هاوڵاتیان و تەواوی هێزە ئەمنیەکان کە لە ئامادە باشییا بن بەهۆی ئەو خۆڵبارە و شەپۆڵەی کە ئێستا هەیە و ڕووی لە ناوچەکە کردووە بە گشتی و داقوقش بەتی هاوکات من فارس ئەمەیە ئاماژەش بڵکەم کە لە بەرەبەیانی ئەمڕۆوە من خۆم ئەو دیاردەیەم بەدی کرد تیمەکانی گەڕۆک لە تەندروستی داقوق و کەرتی چاودێری تەندروستی داقوق بەردەوام لە نێو قەزاکەیە دەسوڕانەوە ڕێنماییان ئەدا و بەتایبەتی ئەو خێزانیان ئەو ماڵان ئەو هاوڵاتیانەی کە لە ڕووی تەمەنەوە با بڵێن بە تەمەنێن دیارە ئەو تیمانە سەردانی ماڵیانە کرد و کاری تەندروستی پێویستیان بۆیانە کرد فارس من نەگەڕێمەوە لایەوە گەر هیچ پرسیارێکتانە بێ باشە محەممەد ینی خۆڵبارین وەکو لە پشتی تۆ دیارە بازار چۆڵە و جۆمان لە کەرکووک کاریگەری هەیە لەسەر باشە دیارە کێشە ئینتەرنێت هەیە لای محەممەد هەڵبەتە بگومان ینی خۆڵبارین کاریگەری هەیە بێ لەسەر جموجۆڵن و بازاردەوە ئمە هیوادارین کە خانمانیشمان بەڕاستی ئەگەر کاری پێویستانەوێ بەڕاستی لە ماڵ لێنە دەرەوە خودت کاتێککە چوینە بازار ئەو پێداویستیکەوە بۆ ئەمڕۆ پێویست بوو بە زووی بچنە بازار و هاوکات بێگومان ئەوی کە ئێستا تێبینێک لەسەر شاشەکە دیمەنی ئێستای شاری کەرکووکە و بێگومان ینی لە ماوەی ڕابردوو بەتایبەت لە ساڵی 2014 تاوکۆ و لێکەوتانێکەوە ڕوویاندا کاتێککە هێزەکانی پێشمەرگە لەم ناوچەیە پارێزەری هەموو ئاراستەکان پارێزەری فرە جۆرەکان فرە دەموچاوەکان فرە بیرەکان فرە زمانەکان بوون لەم شارە و لە سنووری ناوچەدا بڕێنراوەکان بینیمان کاتێکە لە کەشوهەوایەکی ئەوە نالەباردا بە تایبەت ڕۆژانێکەوە دنیا تەم بووە یاخود خۆڵبارین بووە چەکدارانی داعش بە هەموو پێوەرێک و بە هەموو میتۆدێکی نائینسانی نائەخلاقی نامۆڕاڵی نائیتیکی پەلەماری خۆیانەدا و ئەو کەشوهەوایان ئەقۆستەوە تاوەکو زەفەر بەهێزەکانی پێشمەگە بەرن بۆیە لە ئێستاشدا ینی خراپی کەشوهەوا لەباری کەشوهەوە هەموو کات بۆ ئەوان سوودی هەیە و بینین کە بۆ نمونە کورد دەڵێ لایانی بەرامبەر کاتێکە بەتەمای مردن بێ کاتێکە بەتەمای مەرگ بێ ئەو ژیانی خۆی ئێوە لە دەستداەوە هیچ شتێک لای مقدس نیە و پیرۆز نیە کەش بیا خۆت ئەوەی کە لای ئینسان پیرۆزە و مقدسە ژیانی خۆیەتی ڕۆحی خۆیەتی بەڵام ئەو کە لای خۆی ژیانی خۆی بێبەهایە و ژیانی خۆی لا پیرۆز نییە بێگومان لە کەشوهەوایەکی لەم جۆرە ئامادا بێ پیلانی خۆی گێڕێت تاوەکو
زیان بە هێز ئەمریکان بگەین و هیوادارین کە لە هەموو سنوورەکان لە هەموو ناوچەکان بەتایبەت ناوچە کوردستانەکان و شوێنێکەوە بەتایبەت لە بەنداوی کۆچەک و خاسەوانە کە هێزی پێشمەرگەی لێە پارێزراو بن و لە ماوەی ڕابردوو بینیمان و تێبینیمان کردکەوە داعش بە شێوازێکی پارتیزانی ئاسا دووبارە لە هەوڵی ئەوەدایە کە خۆی ڕێکخاتەوە هەندێک لە توێژەران و هاوکات سیاسەتوانان و هەروەها پسپۆڕانی بۆوەری سەربازی و جیۆپۆڵەتیک باس لەوە دەکەن ئەگەر بێت وەم دۆخی ئێستای ئۆکرانیا و هاوکات ئەم شەڕیکەوە لە جیهاندا ڕوەدا پەلکێشەکانی وڵاتی تورکیا بۆ سەر عێراق و بەزاندنی سنوورەکان و هەروەها ئەم دۆخی شنگال بەردەوام بێت ئەشێ وە ڕەنگە کە دووبارە داعش بە فۆرمێکی دیکە سەر هەڵبداتەوە باچینە قەزای خورمات و برای دڵزار ئەچینە قەزای خورمات و دڵزار عەبدوڵڵامان لەگەڵە دڵزار سڵاوت لەبێ و بەیانیت باش زانیاریەکانی ئەمڕۆی قەزای خورمات و چییە؟ فەرموو دڵزار. سڵاو لە ئێوە و بەیانیەوە بینەرانیش باش وەک لە وێنەکاندا دیارە ئەو شەفۆ لە خۆڵبارینەی کەناوچەکەی کردوێتەوە قەزای خورماتوشتی کردوێتەوە ئێستا پلەکانی گەرمە 24 پلەیە ئەم خۆڵبارینە لە بەرەبەیانەوە خورماتوی کردوێتەوە دیارە نەخۆشخانەی خورمات و هەموو ئامادەکارێکی کردووە بەپێی دوایین ئاماریشکە لە نەخۆشخانەوە گرت تاکو ئێستا هیچ کەسێک نەبراوەتە نەخۆشخانە بەهۆی ئەم خۆڵبارینەوە کاریگەری لەسەری هەموو بێ بەڵام فارس ئەوەی لە خورمات و کێشەیە لەم خۆڵبارینەدا جگە لە تەندروستی هاوڵاتیان لە ڕێگا سەرەکیەکانی ناو شار و دەرەوەی شار هێماکانی هاتوچۆ زۆر کەمە ئەتوانێت بڵێن لە هەندێک شوێن نییە تەبەن ئەمە لە کاتانەدا بێتە کێشە و گرفتێکی گەورە بۆ شۆفێران جا پێویستە بە تەواوەتی پابندن بە جێبەجێکردنی ڕێنمایەکان لەوانە داگرسانی گڵۆب هاکردنی لایتەکانیان بابەتێکی تر ویستم باسی لەسەر بکەم مەترسی هێرش و پەلاماری داعشە لە خواری خورمات و بەردەوام هێرش و پەلاماری داعشەیە جا لەم کاتانەدا کە خۆڵبارین هەیە بە تاکید مەترسیەکان زیاترن داعش زۆر کات ئەم کەشهەوایە ئەخۆزێتەوە بۆ مەرامەکانی خۆی و هێرشکردنە سەر هێزانیەکان بەڵێ باشە جموجۆڵی ناو بازار لە ئێستا دڵزاریانی بینیمان کە وەکو هاوڕێیانی کەرکووک وەروە داقوق باسییان لەوە کرد کە بێگومان خۆڵبارین کاریگەری لەسەر جموجۆڵی ناو بازار و هاوکات پەیوەندەکان و هەروە کۆنتاکتی هاوڵاتیان و تێکڕای سێکتەر و ژیان لە شوێنە گشتیەکان بەتایبەتی لە قەزای خورمات و لە ئێستا لە چاسێک دەوێت کە باس لەوێ کردیانی خاڵێکی جەوهەریە کە خورمات و ینی هێڵی تەماسە لەگەڵ هەندێک ناوچەی سەخت و دژواری شاخایی و هەندێک ناوچەی بیاباننشین کە تێیدا چەتەکانی داعش ئەیکەنە مۆڵگە بۆ خۆیان و خۆیانی تێ حەشارە دەن یەک جموجۆڵی ناو بازار تا چەند کاریگەریە وەروە خۆڵبارینەکە بەدەرلەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر هێزە ئەمنیەکان و جموجۆڵی چەکدارانی داعش لەو سنوورە فارس جموجۆڵی ناو بازار زۆر کەمە هاوڵاتیان ئەوانەی کە زۆر کاری پێویستیان نیە نایەنە دەرەوە چونکە بە دڵنیاییەوە ئەوانەی کە بەتەمەنن یاخود نەخۆشیەکانیان خۆڵبارینە کاریگەری خراپێ بێ لەسەریان چ لەسەر هەوکردنی سیەکانیان یاخود ئەوکردنی لود بە تاکید هاوڵاتیان تا ڕادەیەک لە ماڵەکانیان ماونێتەوە بۆ کاری پێویست نەبێت ناچنە دەرەوە کێشەی خۆڵبارین لە خورمات و ئەوەیە کە ڕێژەی سەوزایی زۆر کەمە لە ماوەی ئەم چەند ساڵی کۆتاییدا ڕێکخراوەکان گروپەکان خەڵکانی خۆبەش خەڵکانی خێرخواز چەندین هەڵمەتیان بۆ نەمام چاندن لە شارەکە دەست پێ کردووە بەڵام ئەوەی تێبینی ئەکرێت لایەنی حکوومەت شارەوانی وەک پێویست هەوڵی نەداوە چی بە پشتێنی سەوز یاخود لە ناو شارەکان لە ناو کۆڵان و جادەکان ڕێژەی سەوزایی لە ئاستێکی کەمدایە ئەمەش ئاکات خۆڵبارینەکە کاریگەری زیاتری هەبێت لە شارەکەدا بۆ هێز ئەمنیەکانی تا ئێستا پێشەوەی داخلی ڕاستەوخۆ بم پەیوەندی پیانەکرد تا ئێستا هێرش نەکراوە بەڵام هێز ئەمنیەکان بە تاکید لەم کاتانەدا لە ئامادەباشیدان و پێشتر ئەم ڕووداوانە لە کاتی خۆڵباریندا هەبووە هێرشی داعش لە کاتی کەشەوەدا بەردەوام داعش ئەو تاکتیکە بەکاردێنێت جا بۆیە هێز ئەمنیەکان لە سنووری خورمات و لەم کاتانەدا یعنی ئەمیان بەسەر هاتووە بۆیە بەردەوام لە کاتی خۆڵبارین و کەشەوەدا لە ئامادەباشیدان زۆر باشە دڵزار سپاس بۆ تۆ دڵزار کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە قەزای خورماتەوە هەڵبەت خورماتوشێکە لەو قەزایانی کە لە ماوەی ڕابردوو تەسحیەکی زۆری دا و قوربانی زۆری داوە لە پێناو کورد بوون لە پێناو
کوردستانی بوونی ئەو ناوچەیە و هاوکات لە پێناو ئەوەی کە شوناس کەرامەت مۆراڵ و ئیتیک و هاوکات بوونی کورد لەو قەزایە بسەلمێنرێ. کوردانی ئەو ناوچەیە هەمیشە قارەمانانە مەردانە بەرگریان لە خاچی خۆرمات و کردووە. باشە وا دیارە دڵنیا مەحمودش ئەمڕۆ لەگەڵمان ئامادای و بەڵام وی کە تێبینیە کریانی وەکو هاوڕان لەسەرەوە باسییان کردوبانی بێگومان ئەو کەسانی کەوا جی و بیشیان هەیە بیرمان شۆ خاڵە باسکەین یعنی ئەم خۆڵبارینە کارگەری لەسەر ئەوانیشە بێت و دووچاری تەنگە نەفەسیان ئەکاتەوە. بۆیە دڵنیاش یەکێکە لەو کەسانی کەوا بێگومان ئەو حاڵەتی هەیە با بچین لای دڵنیا بۆ گەرمیان. دڵنیا سڵاو دەبێت و سەرەتا دۆخی خۆت چۆنە و پاشان دۆخی هاوڵاتیان لە گەرمیان چۆنە بەهۆی خۆڵبارینەوە. بەیانی باش دڵنیە. بەڵێ بەیانیتان باش بە هیوای تەندروست باشی بۆ هەموو لایەک. پارس لێرەش هەروەک هەموو ناوچەکانی تر لە بەرەبەیانەوە بە چڕی شەپۆلی خۆڵبارینەکە ناوچەکەی گردوێتەوە. ئێستا تا من گەیشتمە ئێرە بینایی هیچکە لە بیناکانی حکوومەت بەڕێبەرایەتی پەروەردەیە تا گەشتمە ئێرە یەک کەسم نەبینی لە کوچە وڵانەکان تەنیا و کەسانە نەبێت کە دەوامیان هەیە لە فەرمانگە خزمەت گوزاری و حکوومیەکان هەرچەند لێرە پشود نییە و بۆیشە دەمامەکوونە بەسەوە دەمامکەم پێیە هەرچەند من جی بوومێ زۆر ئەوەی ئیزعاج مەکا بەڵام بۆی کە بتوانم باشتر ئەناسە بدەم و قسەکانمان بکەین. بە هیوای سەلامەتی. هیوای تەندروست باسی بۆتە. زۆر سپاس بۆ ئێوە. دیارە هەر لە دوێنەوە مەڵبەندی تەندروستی ینی بەڕێبەراتی گشتی تەندروستی گەرمیان چەندین ڕێنمایی بڵاو کردوێتەوە بەمبەستی خۆپاراستن و تیمەکان لە مەڵبەندی تەندروستی کفری نەخۆشخانەی کفری نەخۆشخانەی کەلار جگە لەو بنکانەی کە لە ناحیەکانن سەر بە بەڕێبەراتی گشتی تەندروستی گەرمیانن ئامادەکاری یاخود ئامادە باشی ئەویان کردووە بۆی کە خەڵک بپارێزن یاخود لە پێشوازی و کەسانە بن کە تووشی هەر ناڕەحەتیەکە بن بەهۆی شەپۆلی خۆڵبارینەکەەوە. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. بەڵێ فارس ئێمە هەندێک هەواڵ و زانیاریمان هەیە وەک هەمیشە لە ڕووداوەکانی هاتچۆ دەست پێ دەکەین بەداخەوە دوێنێک ماتۆرسکیلێک لە ناو شاری ینی ناحیە شێخ لەنگەر گوندی شێخ لەنگەر سەر بە قەزای کەلارە بەداخەوە بەهۆی ئەوەی کە ماتۆرسکیلەکەی وەرگەڕا دەست بەجێ گیانی لە دەستدا و تیمەکانی هاتوچۆی گەرمیان گەشت نشێنی ڕووداوەکە سەرجەمی ئەم ڕووداوانە بۆ گەڕێتەوە بەشێکی بۆ شۆفێرانە کە تیژڕەون بەشێکی بۆ خراپی ڕێگاوبانەکانە. سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان دوێنێ پێشواسی کرد لە بەڕێوەبەری کەشناسی و بوومەلەرزەی سلێمانی بەمبەستی گەیاندنی هاوکاری بۆ هەر حاڵەتێکی نەخوازرا و یاخود هەر کاتێکە پێویستیان بەو کەشناسی و بوومەلەرزەی سلێمانی هەبێت. لەلایەکی ترەوە لە ئێستادا بەشێک لە شەقامەکانی کەلار بۆ جواترکردنی کوچە و کۆڵانەکانی کەلار شارەوانی کەلار هەڵمەتێکی دەست پێ کردۆ بە شێوەی دڵۆپاندن ئاو دەدرێت بەو سەوزی و دار و درەختانی کە لە جەزرەوە سەتی یاخود نێوان شەقامەکانە سەوزەکرێت بۆ جوانترکردنی سیمایەکی جوانتری کەلار لە ئێستادا پشت بەوە دەبەستن. لەلایەکی ترەوە پاڵەوانێکی گەرمیان دەچێتە پاڵەوانی جیهان بۆ یەکەم جارەکە لە مێژوودا یاریزانێکی مواتای لە گەرمیانەوە بەرە وڵات ئیمارات بەڕێکەوت بۆ یاریکردنی مواتای کە ئەمەش یەکەمین جارە بە ناوی ئەیپوسیان کە 26 مانگ بەشداری لە پاڵەوانێتێکی جیهانی ئەکەن کە بۆ یەکەم جارە. لەلایەکی ترەوە دوێنێ گربوونەوە ناڕەزایەتی دەستی پێکرد لەلایەن خەڵکی گوندی میلقاسمەوە کە کۆمپانیا نەوتەکانی تێدایە کۆمپانیەکانی دەرێنانی نەوت بۆ داواکردنی خزمەتگوزاری و دامەزراندنیان. دیارە لێرە هەر کۆمپانیایکی نەوت فارس ئەگەر لە هەر شوێنێک لەو گوندانە خەڵکی گوندەکە داواکەن لە حکوومەت و لایەنی پەیوەندیدار پێویستە سەرەتا خۆیان لەو شوێنانە دابمەزنیان کار بکەن بۆی کە سوودمەند بن وەکەوەی کە ناوچەکەی خۆیانە. بەڵام لێرە کێشەیەکی حەزەکەم تۆزێ وت بمەوە لەو بابەتە ئێمە لە کفری زۆربەی بیرەنەوتەکان لە سنووری کفریە و ئەم بیرەنەوتیانە نەبووەتە هۆی ئەوەی کە سوودێکی باشی بۆ خەڵکی ناوچەکە هەبێ بەتایبەت کفری و دەوروبەرەکەی هۆکارەکەیشی قایمقامی کفری بۆی گەڕێنێتەوە کاڵێ و کۆمپانیان نەوتیانە کە لێرن داوای کەسانێکەکەن ئەکادیمی بن یاخود ئەزمونیان هەبێت بەڵام ئەوانەی ئێرە کەسیان بڕوانامەی ئەکادیمیان نییە لەوەی کە بتوان لەوێ کار بکەن بەڵام سەرباری ئەوەش نیگەرانە لەوەی کە دانامەزنێن لەو شوێنانە بۆیە لە ئێستادا من نەزانم لە هەوڵێکدان ببورن
لە هەوڵێکدان کە پەیمانگایەکی نەوت لێرە بکرێتەوە چەند هەوڵێک دراوە بۆی کە بتوانن خەڵکی ئەم سنوورە لەو پەیمانگایە بە شێوازێکی ئەکادیمی بخوێنن دواتر لە کۆمپانیا نەوتەکان دابمەزرێت. بەڵێ بەڵێ دڵنیا سپاس بۆ تۆ، سپاس بۆ گەیاندنی زانیاریەکانت. زۆر باشە. هەڵبەت ئەم ساڵ خەڵک زۆر دڵی بوو بەفرباری نەخۆش بوو، ئەوەنوتمان شەکرە بەفرا تا بۆ شەکرە خۆڵباری و بەداخەوە هەموو پارێزگاکان و هەموو قەزاکان و هەموو ناحیەکان لایەنی تەندروستی هۆشداریەدا بە هاوڵاتیان و بە تایبەتی و کەسانی کە لە ماڵەوە مرد نییە کە تۆ لە ماڵەوە بیت بەڵام پابەند نەبی. لە ماڵەوەش پێویستە کە تۆ دەرگا و پەنجەرەکانە دابخەی و ئەوە شوێنانی کەەوە هەوا پێی دێت یاخود لێ دێتە ژوورەوە ئەبێ بە شێوازێکی باش و محکوم یاخود محکەم دای بخەیت بۆی کە ماڵەکەت پڕ لە خۆڵ و تۆز نەبێ بەڕاستی. وەیە گرنگە هەمووان لەم ڕۆژەیە هەوڵدەین ینی بە دوای سەلامەتی خۆمان ئابگەڕینەوە بە تایبەت سەلامەتی منداڵەکانمان و دوجار ڕەنگە ئێستا کەسێک کە گەنجە لە ڕووی فیزیکی و لە ڕووی بایۆلۆژیەوە تەمەنی گەنجەوە تەمەنێکی کەمی هەیە بوون لە خوار 30 ساڵەوەی پێی دەوترێ گەنج لە ئەوەجی هێز و هاوکات قووەتی خۆیەتی و بڵێ من گوێی پێ نادەم بەڵام بڕۆکن بەڕێزان ینی هەر نەخۆشیەک و هەر بابەتێکەوە لە ڕووی تەندروستیەوە زیانی بۆ تەندروستی و جەستەی مرۆڤ هەبێت ئەوە لە ئێستاش ئەگەر ئاماژەکان و لە ئێستاش ئەگەر خاڵە لاوازەکان دەرنەکەی بەڵام لە داهاتوە دەردەکەوێت. بۆیە گرنگە ینی جارێ وایە کە تۆچی بۆ لای دکتۆر نەخۆشیەکە لێسەر هەڵەدات ئەبینێ کە ئەم نەخۆشیە باگراوندێکی دوور و دوورێژیە ئەو سابیرەکەی تۆڵی خۆمەین ئەو ساڵەیە وامنیاتە. بۆیە گەنجی و تەمەەن پێوەەر نییە گرنگە پابەت بین بۆی کە لە داهاتوە دووچاری کۆمەڵی کێشەی تەندروستی نەبینەوە. بەڵێ فارس ئەچینە قەزای کوێ هاوکارمان کاروان نازم لەگەڵمانە. کاروان سڵاوت لێبێ وەکو ئەبینین لە دیمەنەکان لای تۆ خۆڵبارین بە شێوەیەکی زۆر کەمە. ئایا خۆڵبارینەکە گەیشتۆتە کوێ یاخود نە؟ سڵاو کاروان. پێم وایە کێشەی ئینتەرنێت هەیە چکە وێنەی کاروان بە جوانی لەسەر شاشەکەنێکە هاوڕێیان دووبارە هەڵبوون کە پەیوەندەکەی لەگەڵا وەرگرنەوە. بێگومان ینی ئەمە ڕەنگە ئێستا ڕۆژە لە سۆشیال میدیا باس لەوا کرا وەکو ینی دەوترا کە بۆ نمونە وێنەیەکی وڵاتی ئوسترالیان هێنا بوو کە ئەمە ئوسترالیایە کە دیمەنی خۆڵبارین لەوێشەیە بەڵام وێنەکە کۆن بوو و دوجار لە وڵاتانێکەوە دەوڵەتیا سیستماتیکەوە دەسەڵاتیا بە شێوازێکی هەڕەمی نییە و لە گشتەوە بۆ گشت نییە بەڵکو لە تاکەوە بۆ گشتە و لە گشتەوە بۆ تاکە پێچوانەکەی ڕاست. ئەلبەتە ئەم بۆ چوونی هانە ئارێنت و هاوکات ئاگانبنی فەیلسوفەکە باسەوە دەکەن. بۆیە لەوێ کاتێک کە خۆڵبارین بووە بۆ شێوازی ئێر نەبوو ڕەنگە 2 سێ ڕۆژ کۆتایی پێ بەڵام ئێمە ئەم ساڵ توانین بڵین وەگەوا بڕوە ڕەنگە ساڵەکە بە تەواوەتی بە خۆڵبارین و بەم کەشوهەوایە بەرینسەر بەداخەوە. بابچین لە کاروان دووبارە کاروان دووبارە سڵاو دەبێت کەشوهەوا لای تۆ چۆنە؟ کاروان سڵاوت لێبێ ئایا خۆڵبارینە قەزای کوێ گرتوتەوە یاخود نە؟ بەڵێ ساڵتە نەبێت لە بەیانکی زۆر تاوەکو ئێستا کەمێک عنی خۆڵبارین کەمتر بوو لە شاری کوێی بەڵام وەک دەبینی وردە ئەستا خۆڵبارینەکە بەرەو زیاتر دەچێت وەگەوەی کە لەلایەن بەڕێبەراتی تەندروستی کۆیەوە شاری دراوەتە هاوڵاتیان کە بۆ کاری زۆر پێویست دەبێت لە ماڵەکانیان بمێنەوە و نێن بە دەرەوە وردە و هێدی یعنیەوەی کە لە دیمەنەکاندا دەبیندرێت عنی خۆڵبارینەکە زیاتر دەبێت و چڕ دەبێتەوە. ئەمڕۆ ئێمە لە گوندی هەرمۆتەین ئەو فارس ئەم دیمەنێکە لە پشتی منەوەیە کەنیسەی گوندی هەرمۆتەیە هەڵبەتە کاژمێر سعات یاخود سعات دەوت و ڕێکخراوێک لە شاری هەولێرەوە دێت بۆ ئەم گوندە ڕاهێنان و خولێکی چەند کاژمێری بە منداڵانی مەسیحی ئەم دێ دەکات و لەگەڵ ئەوەشدا بەشێک لە منداڵانی مسلمان هەڵبەتە ئەوە بوو دەزانن کە کۆیە شاری پێکەوە ژیانی سەرجەم ئاینەکان بۆ ببێت جیاوازی لە گوندی هەرمۆتەش بە هەمان شێوە مسلمان و مەسیحی تیادا ژیاوە و هەر ئەم ڕۆژ ئێمە لەگەڵ سەرپەرشارانی چالاکیەکە قسەمان کردووە منداڵانی مەسیحی و مسلمان لەم چالاکی ئەوەندا بەشدارن و دیارە ئەو خولەی کە دەکرێتەوە بریتە لە وێنە کێشان میوزیک و چەند بابەتێکی ترکە تایبەتە بە منداڵانی گوندی هەرمۆتە و فارس سەبارەت بە قەیرانی ئاو کەمی ئاو
ئێمە دوێنێ مەیدانی چوین بۆ دەشتاییەکانی کۆیە لە گوندێکی سنووری قەزای کۆیە هاوڵاتیانی گوندە سەر قاڵی دروستکردنی بەنداون لەسەر بودجێی خۆیان لەسەر بڵین ئەرچی خۆیان ئەو بەنداوانە دروست دەکەن ئەمە بەش بە مەبەست کەمکردنەوەی فشارەکانی وشکە ساڵی یاخود کەمی باران کە ئەم ساڵ و ساڵی پاریش بە هەمان شێوە کاریگەری هەیە وەک دەبینین کە خۆڵبارین ساڵ بە ساڵ یعنی زیاتر دەبێت لە هەرێمی کوردستان ئەوانیش یعنی داواکار بوون لە هاوگوندەکانیان یاخود گوندەکانی دراوسەیان بە دروستکردنی بەندا و بە فراوانکردنی پانتایی سەوزایی لە گوندەکانی شتی کۆیە کەمی بارانبارین لەم ساڵ و هاوکات ئەم خۆڵبارینە و خراپی کەشوهەوا نەلەباری کەشوهەوا و وشکە ساڵی بەگشتی تا چەند کاریگەری هەبوو یاخود بە پێی وتەی بەرپرسان لە قەزای کۆیە تا چەند کاریگەری ئەبێت لەسەر کەرتی گەشت و گوزار لە قەزای کۆیە ئەمە لەگەڵ بەبەردەوامی لەگەڵ فەرمانگە حکومەکانی سەر بە قایم قامەتی قەزای کۆیە یعنی پەیوەندیمان هەیە ینی قسەی ئەوان لەگەڵ دەکەین ینی پرسیاری ئەوان لەگەڵ دەکەین ئەم ساڵ بەراورد بۆ نمونێکێک لەوانە گەشت و گوزاری کۆیە مامۆستا ئیسماعیل عەبدوڵڵا کە بەڕێوەبەری گەشت و گوزاری کۆیە ینی بەبەردەوامی ئاماری هاتنی گەشتیاران و بەراوردکاری لە لێوان ئەم ساڵ و ساڵانی ڕابردوو دەخاتە ڕوو لە ڕوویهاتنی گەشتیارانەوە تا حدێک یعنی دەتوانین بڵین کاریگەری هەبوو بەڵام بەو شێوەیە نیە بە حکمیەوەی کۆیە کەوتوتە سێ کوچکەی نێوان هەولێر و کۆی و هەولێر و سلێمانی و کەرکووک و بە تایبەتی گەشتیارانی شاری کەرکووک ینی بەبەردەوامی ڕوودەکەنە ناوچە سەیرانگاکانی سنووری قەزای کۆیە و نەحی تەقتەق و گوندی بۆگێت ئەم ساڵ ڕێژەکە تەحەدی دەتوانین بڵێن کاریگەریەوە بەڵام بەو شێوەیە نییە. باشە باست لەوەکەوە کۆیە قەزای پێکەوە ژیان بە تایبەت پێکەوە ژیان نێوان ئاینەکان و ئێستا تۆ لە کلەسەیەکە ئامادەیت ینی ئەو پێکەوە ژیانی کەوا لە کۆیە بوونی هەیە ئایا هەوێنی ئەوەیە کە بۆ ڕۆڵی پیاوانی کلێسە و هاوکات مامۆستایانی ئاینی ڕۆڵیان هەبووە لە پێکەوە ژیان لەو قەزای یاخود ئەوەی کە لە کۆیە تێبینێکرێ ئەمە ئاستی هۆشیاری و ئاستی ڕۆشنبیری هاوڵاتیانی ئەو قەزایە بە حکمێکەوە کۆیە قەزای ڕۆشنبیران و هاوکات ناوچەی نووسەران و قەڵەمەدەستان و هاوکات قەزایەکی دێرینی ئەم کوردستانەیە هۆکارەکان چین بە حکمێکە خۆت خەڵکیە و قەزای کاروان من دەمێ شتێکت بۆ باسکەم دەخولەچێک گوندی شیلا لە هەرمۆتەوە دوورە تیمێکی ئەڵمانی سەرقاڵی کنە و پشکنینن لە قەڵای شیلا کە قەڵایەکی مێژوویی و دێرینە باشە ئێمە چین مەیدانیان بۆی کنە و پشکنینی ئەو تیمە ڕووماڵ بکەین یعنی دەرکەوت ئەو قەڵایان لە کۆندا کەنیسەی بڵێن مەسیحیەکانی سنوورەکە بووە یعنی لە دێر زەمانەوە کۆیە یعنی پێکەوە ژیانی سەرجەم ئاین و ئاینزاکان تا ئێستاش گەڕەکی جوولەکان لە شاری کۆیە هەیە کە جوولەکەیشی زۆر تاچلەکانی سەدەی ڕابردوو بەردەوام ئەگەر بینی ئەم قۆناغ و ئەم دەوری ئێستا پیاوانی ئاینی هەم لە مامۆستایانی ئاینی هەم لە بڵێن ئەو کەسانی کە سەرپەرشتی کەنیسەکان دەکەن قەشەن لە کەنیسەکانی کۆیە یعنی پەیوەندیشی توندوتۆڵیان هەیە لە بۆنەکان لە سەرجەم ئەو مەراسیمە ئاینیانەی کە هەیە بەشدارن لە ینی بۆن ئاینەکانی یەکتر لە جەژنەکانی یەکتر لە خۆشی نەخۆشەکانی یەکتر ئەمە ڕنگدانەوەی داوە ئەوان ئاوەتەخوازن کە ئەم پێکەوە ژیانە یعنی ڕنگ بداتەوە بۆ نەوەکانی داهاتووشیان و بەردەوامی هەبێت بەو شێوەیە. باشە کاروان ینی چڕی خۆڵبارین وەکو باسە لێوەکە لە ئێستا پەیتا خۆڵبارین لە کۆیە بەرەو زیادبوون یاخۆ زۆرتر بوو نەشێت ئەمە تا چەند کاریگەری بێگومان هەیە لەسەر مەودای بینیم بەڵام تا چەند کاریگەری لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ یاخۆ زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ لە سنوورە و بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە سنووری قەزای کۆیە تا چەند ڕێنمایی داوە بە هاوڵاتیان کە هۆشیار بن و هەوڵ بن بە شێوازێکی سەردەمیانە و بەرپرسانە لەگەڵ ئۆتۆمبیلەکان و هاوکات لەگەڵ شەقام و لەگەڵ ئۆتۆمبیلی بەرامبەر شا مامەڵە بکەن. سەڕی خۆڵبارینی هاوشێوی ئەو تەمەی کە لە زستانە هەیە ینی هیچی کەمتر نییە ماودای بین ینی بەشێک جار کەمتر لە دەمەتر یعنی دەبیندرێت کۆیە ناوی شاخاوی هەیە بەرزی هەیە
لە خۆڵبارینی یەکەم جارەوە ڕێنمایی پێویستی لە ڕێگەی پڕۆشەر و ڕێنمایی و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بڵاو کردوێتەوە کە بە زۆر بەوریاییەوە ترافیک بکەن و ئەگە بۆ کاری زۆر پێویست نەبێت لە نێوان شارەکانی هەولێر کۆیە هەولێر سلەیمانی یاخود کۆیە سلەیمانی هاتوچۆ دەکەن ئەمەش بە مەبەستی کەمکردنەوەی سەلامەتی گیانی شۆفێران و هاوڵاتیانە و لەگەڵ ئەوەشدا بە بەردەوامی لەلایەن تەندروستی کۆی ڕێنمایی دەدرێت بە هاوڵاتیان کەەوە خۆیان بە دوور بگرن لە چونە درە بۆ بازار یاخود بۆ شوێنە گشتەکان تاوەکو خۆڵبارینەکە ئەو مەودای کە دیاریکراوە لەلایەن کەشناسی هەرێمی کوردستان بمێنەوە لە ماڵەکانیان بەڵێ بە بەردەوامی لەلایەن هەم بەڕێوەبەراتی هاوچێ کۆی و تەندروستی کۆیەوە ڕوونکردنەوەی پێویست بە هاوڵاتیان بێت. زۆر سپاس کاروان. هەڵبەت مەلای گەورەی کۆیە دەڵێت هەتا دەمرم لە بۆ کوردان دەناڵم عیلاجیان چۆن بکەم هاوار بە ماڵم. دیارە کۆیە هیچێکە لەو قەزایانەی کە خاوەنی مێژوێکی دەرینەوە هاوکات ینی قازایەکە ناوچەیەکە هێمایە بۆ پێکەوە ژیان بۆ ئاشتی بۆ ئاشتەوایی نێوان هەم مرۆڤەکان هەم بیر و ئاراستە جیاوازەکان ڕەهەندە جیاوازەکان فرە دەموچاوەکان فرە زمانەکان فرە کلتورەکان و بێگومان فرە ئاینەکان بیریشمانەچەکە و قەزایە بەدەر لە تاشی موسڵمان جووی تێ و هاوکات کریسیان شیتیا ئەژیت و هەمووان پێکەوە تەسەوڕ ناکەم لە ئێستا هیچ کێشەیەکە بێ ڕەنگە لە هەندێک ناوچە ینی وا بڕات یاخۆت ڕۆشتووە ژنخوازیش هەبێ لە نێوانیانە بۆیە گرنگە بە تایبەت بۆ کەرکووکیشکە کە فرە ئاراستەیە بۆ شێوازەی کۆیە بژین. بەڵێ فارس ئەچینە فیچەرێک خاتونێکی دیزاینەری جلوبەرێک بە ناوی نیهایەت محەممەد باز لە ئەزمموی 3 ساڵی خۆیمان بۆ ئەکات بابێ کۆبینەتی. ئەوسە جوانە کۆڵوانەکەی جلی کوردی و سەرشانەکەی وتیان تۆ لە خۆڕاستی جانێت جوانە بۆوانەکەی ئەوسە جوانە کۆڵوانەکەی جلی کوردی و سەرشانەکەی وتیان تۆ لە خۆڕاستی جانێت جوانە بۆوانەکەی من نهایەت محەممەدم لە شاری هەڵەبجە لەدایک بووم لە نەوەیەکەوە ئیشی بەرگدووری و ئیشی دیزاینەکەم کارەکەی خۆشم زۆر خۆشەوێ لە هەشتاکانە لە بەردەست دایکمە ئیشم کردووە بەڵام وەکو خۆم بۆ خۆمم کردبێ لە نەوەیەکەوە کە ژیانی ئاسەریم پێگەێناوە خەریکی ئیشی دوورمان و دیزاین و چنینم. من ئیشی دوورین و چنین و بڵێ ئیشی دیزاینەکەم حەز و ئارزوی خۆمە لەسەر حەز و ئارزوی خۆم ئیشەکەکەم پێم خۆشە هەم بۆ پشێوی ژیانیش هەر پێویستم پێ من سوودێکی زۆرم بە خانمانی دەور و پشتی خۆم گەیاندووە هەنێکیان ئێستا سەر بەخۆ ئیش بۆ خۆیانەکەم هەندێکیشان ئێستا حالیان لە لای خۆم بەیەکەوە ئیشەکەین لەگەڵ کۆمەڵێ خاتوونی زۆر بەڕێزە کە ئەوانیش هەم سوودیان لێبینی و هەم حەز و ئارزوی خۆشیانە هەموو ئەو دیزاین و دوورین و ڕێخستنی شتەکان هەمووی خۆم ئەیکەم لەسەر خواستی خۆمە من حازری یەکەم و جێبەجێ یەکەم ستافە جوانەکەشم هەڵەسن بە ئامادەکردن و تەواوکردنی ئیشەکانم ڕەنگەکان ئەو ڕەنگانی کە تێکەڵ یەکەین هەنێکیان لەسەر خواستی خۆمە هەنێکیان لەسەر خواستی مشتریەکانە هەیە حەزەکە ڕەنگەکانی بۆ تێکەڵکەم هەیە حەزەکە ڕەنگەکان بە سادەی بمێنێتەوە بەو شێوازە من جێبەجێ یەکەم ئیشەکەی خۆم بۆ ڕەنگی ئەم ساڵ کراوەکان 2-3 ساڵە ڕەنگی کراوەکانە کرێ بەڵام زیاتر کە من حەزم لێ بێ ڕەنگی مۆرە لەگەڵ پیرۆزەی و خانەیم زۆر بەلاوە جوانە وەڵا خواستی جلی کوردی ئەم چند ساڵانەی 2000 بڵێن لە دوای 2000ەوە خەڵک زۆر خواستی لەسەرە زۆر ئیحتیمام بە جلی کوردی ئەیە یعنی بەڕاستی پۆشاکێکی جوانە و کوردەواریش بڵێن ئافرەتی کوردەواری خۆشمان زۆر حەزیان لێە لە جلوبەرگی کوردی ئەم ساڵانەی ئەخیر هەمووی زۆر احتیمام بە جلی کوردیەیە وەڵا ئیشەڵڵا بیرم لەوە کردوێتەوە کە کارگەی دابنێم چەند خاتونێکی کە بێن مەلای خۆم چکە ئیشەکەی من حەمدولیلا تا ئێستا بڵێ بەرە و فراوانی ئەڕوات لەبەرەوە ئیشەڵڵا لە بەرنامە مایە کە کارگەیەکی بکەمەوە کە تایبەت بێ بە خانمان 2-3 ساڵ لەمە پێشێک من خۆم نمای هەڵسان بە نمایشکردنی ئەو جلوبەرگانەی کە خەریب و لە فەوتان نابوون بەڵام هەسان بە زیندووکردنەوەی فۆلکلۆری کوردی لە
لە کۆناکات چ جلوبەرگێک بەکار هاتبێ من ئەوانم زیندوو کردەوە بە خۆشحاڵیەوە حەزم کرد کە ئیشکەم بۆ جلی کوردی بۆ ئەو سەردەمانەی زوو کە ئێستا حالیان کە بەرەو فەوتانە ڕوە حەزم کرد ئیش لەسەر ئەو جلانە بکەم وڵی کوتاڵەکان توجارەکانی خۆمان لەسەر تەڵەبی خۆمان هەنێکیان داواکەین بۆمانەهێنین بەڵام زیاتر ئێستا هەر ئەو قماش وشتە هەر لە سین ئەکرێت ومانێت بەڵام ئیتر ئەکرێتەوە سەرەوەی کە کوالیتی و قماشە باش بێت یان بڵێ کوالێتەکەی باش نەبێ جلوبەرگەکەی خۆم هەر وەکو جلی کوردی دەسووری خۆمانەیە سلێمانە یانەیەتر هی کوردی خۆمان زیاتریەتیمان بە کەوا و بە کراس و ڕەنگی شتێکەڵکەی جوانترێکە ڕەنگی مۆر ئیتر تایبەتمەندێکی زۆری هەیە لە لای خانمان هەنێ دیزاینیش مەقسەدە سەر ڕەنگی ئەم کەوایە ئێتر ئەتوانین لەگەڵ دووسێ کراسە بەکاری بێنی ئەم کەوایە جلی کوردی بەڵێ بۆ جلی کوردی زیاتر حەزیان لە کەوایە بەڵام هەندێک لە گەنجەکان ئەویش بە دەرەجێکی زۆر کەم کە ئەیان نەوێت بڵێن شێوازێک بکەن کە تۆزێت تایبەتمەندی هەبێ بە خۆیانەوە خواستی خۆیانە مەسەن حەزەکەن کەواکە لە دواوە درێژێکی پێوە بێ ئەوانە تایبەتە بە خاتونە ئەویش بۆ مناسبەیەک بەکارێت ئەگینا جلی کوردی خۆمان زۆر کەس ینی داوای جلی کوردی خۆمانەکە وەڵا هەموو تەمەنەکانی تایە بەڵام زۆربیان کە زۆر ئیحتیمان بە جلی کوردیەیە گەنجەکانمانەوە بۆ مناسبەی تەخاڕوج هەر بەکارێن هەر بۆ مناسبەی ئایلەی خۆیان هەر جلی کوردیەکەن ئێستا الحەمدلەواشی لاتوە کە ئەوەی کە زەواجی شەکە هەر بە جلی کوردی لە باتیەوەی کە جلی بیانی لەبەرکات جلی کوردی بەڵێ ئەکات بە تەمام ئیشەڵا کە من خولێ بکەمەوە بۆ فێربوونی چەنە خاتون داوایان لێ کردوشمەتەوە بە خۆبەخشی بەڵام حەزەکەم کە هەر بەردەوام بم ئیشەڵا لە بەرنامەمایە من لێرە ئیشەکانی خۆم کاری دەستی ژەکەین بەڵام ئیشە سەرێکەکەی خۆم بڕین و دوورینە لەسەر خواستی ئەو خاتونش کە ئەوێ ئیشی چنینی بۆکەین ئیشی چنینی ژەخەینە سەر جلی کوردی بۆ جلی مۆدە یعنی هەموو ئەو پێداویستیانەی کە خانمێک پێویستێتی لە جلی ناومان لە جلی کوردی لە جلی بیانی ئێمە دابینیەکەین وای لە زۆربەی شالەکانەوە الحەمدولایە بەهۆی ئەم میدیا ئەم سوسیال میدیاوە یعنی تەڵەبیمان زۆرە لە دەرەوەی وڵاتیش بە تایبەتی بۆ جلی کوردی بەڵێ ئێستا زۆر یعنی ئەو پەیجە تایبەتە بە خۆمانەوە زۆر یعنی ئەبێ ئیحتیمامی پێبین چکە ئێستا ڕۆژگارێکە کە هەموو شتێک بە پەیج ئەڕوات یعنی بەڕاستی ئەبێ گرنگی پێبین ئەم شێوازی جلی کوردیە ئەمە کراسێکە کراسی کوردیەر خۆمانەیە ئەمەژەر سەڵتەیە هەر لە سەردەمانی کۆنی شا سەڵتە بەکار هاتووە لەگەڵ کراسە تێکەڵە کرێ ئەمەش کەوایەکی پولەکەیە کە هەر لە سەردەمی هەشتاکانە مۆدێلی ئەم کاوا پولەکانە بوو پشتەماسیان پێوت ئەمش هەر ڕاونەقێک و جوانێکی خۆی هەیە بۆ جلی کوردی وڵای ستایلی جلی کوردی زۆرە بەڵام ئەوەی کە بڵێن پەیوەندی بە کوردستانی خۆمانەوە بێ زیاتر کەوا و سەڵتە و هێلک و سەر و بەست و کۆڵوانە و ئەوانە هەبووە ئەمە شێوازێکی ترە سەردەمیانەیە بڵێن ئیشی چنینمان لەسەری کردووە بەلای منەوە ڕەنگی ڕەش زۆر جوانە چکە ڕەنگی ڕەش مەلیکی هەموو ڕەنگەکانە ئەتوانین لەگەڵ دوو سێ کراس ئەمەژەر بەکار بهێنرێت تو
بەڵێ دەستخۆشی لە هاوکارانمان ئەەکەین بۆ ئامادەکردنی ئەو فیچەرەوە هەروەها دەستخۆشی لە خاتون نیهایەت محەممەد ئەەکەم کە خاتونێکە 30 ساڵە کار ئەکا و ئەزمموی 30 ساڵی خۆی بۆمان باس کرد بەڵێ لە بڕگەی بابەتی ڕۆژ سەبارەت بە زۆربوونی گیاندارە بێلانەکان یاخود بە تایبەت ئەو سەگانی کە لەسەر شەقامن لە کوچە و کۆڵانەکان و مەترسیان هەیە بۆ سەر ژیانی تاکەکان و بە تایبەت مناڵان کە بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردووە لە شاری سلێمانی مناڵێکی تەمەندە ساڵ بە ناوی لیا سەگ هەلاماریدا و بۆ هۆی گیان لە دەستدانی ئەو مناڵە بە ئەو مەبەستە بێکەوە گفتوگۆ لەسەر ئەو پرساکەین لەگەڵ دکتۆرە هێرۆ شێرکۆ کە بەڕێزیان سپۆڕی ڤیتەنەری لە ستۆدیەکانمان لەگەڵمان ئامادەیە دکتۆرە سڵاوت لێبێ و بەیانیت باش بەخێر بێت دکتۆرە ئەمەوێت سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم جیاوازی نێوان سەگ یاخود گیاندارە بێلانەکان و گیاندارانی ماڵی کە لە ماڵەوە بەخێو ئەکرێن بە تایبەت سەگ و پشیلە چیە و چۆن جیاکاری بکرێت بەڵێ خۆی لەلایەن بەخێوکردنیانەوە هیچ جیاوازیەکی نییە چ ئاژەڵی بێلانە بەخێوکە یاخود ئاژەڵی گرانبەها بکڕی هیچ جیاوازیەکی لەلایەن بەخێوکردنەوە بەڵام خەڵکی ئەمە زیاد حەزیان بۆ ئاژەڵانەیە کە جیاوازن و تایبەتن و ئی وڵاتانی ترن ئەگەر لەلایەن بەخێوکردنی بڵێ هەر هەمان خۆشیت ئەداتێ و هەر هەمان یاری و ئەو شتانت بۆکە هیچ یعنی سە خەڵک خۆشبەختانە وای لاتوە ئەگەر ئاژەڵەکە نەباتە ماڵە بۆ نمونە سەگ لە بەردەم کۆڵان خۆی خواردنیان ئەداتێ و بە خێویانەکە خەڵکی بەڵێ ئێستا زۆر ئەو ئیشاکەن بەڵێ هەر لەسەر ئەو تەوەرە ئەمێنمەوە ئەگەر کەسێک بێ ئاژەڵێکی بێلانە بێرێتەوە بۆ ماڵ و بەخێوی بکات لە ڤێتەنەریە چ ڕێکاریەکەی بۆ ئەوەی دەرزی هەیە یاخود کوتان هەیە بۆ ئەوەی تەندروستی یاخود تەندروستی ماڵەکە پارێزرێت بەڵێ ئێستا لەم کاتەیە چونکە فترەی زاوزێ زۆر لە ئاژەڵەکان هەندێک بەچکان بێ بەخێو ناکرێت بەجێ دێڵن لە شوێنێک خەڵک خۆشببختانە ڕۆژانە چەندەها حاڵەتی وامان بۆ دێ بۆمان دێنن بۆ عیادە ئەڵێن چی بۆ بکەین بۆی ئەمە بەخێو بکەین و گەورەی کەین و لەسەر ئێمە نەمینێت ئەو کاتە بەڕڵای کۆڵانیەکەن بەڵام بە بچکۆلەی بۆمان دێنن ئەلێن چی بۆ بکەین بۆی نەخۆش نەکەوێت بەرپرسیایەتی لە ئەستوان هەڵەگرن چونکە پشیلەکە بەجێ هێشتۆ لای ماڵیان و دڵیان پێستاوە ئەی هێنن ئێمە ئەگەر تەمەنی گونجاو بێ ڤاکسینی بۆکەین دەفتەر لقاحاتی بۆکەین پێی ئەڵێن ئەو کاتە بێنەوە ڤاکسینە بکەین تەمەشایەکی بزانین نەخۆش نییە زۆر کات نەخۆشە دایکەکە زیاتر نەخۆشەکە بەجێ دەرێت چونکە بۆی بەخێو ناکرێت چارەسەری بۆ دانین زۆر کەس هەیە 5 ڕۆژ لە سەرێک ئەیهێنێتەوە بەس فیسەبیل ئەوەی چاک بێتەوە یعنی خۆڵقی ئەویان هەیە لەگەڵ ئاژەڵ چ یعنی بێلانە بێ هەرچی نەوعێ بێت ئەیهێرن ئێمە عیلاجی بۆ دەکەین و ڤاکسینەکانی بۆکەین بەڵێ وەکوتت دەفتەری کوتانیان بۆ ئەکەن ئەو دەفتەرە مانگانەیە کوتانەکە یاخود بەپێی جۆری ئاژەڵەکە گۆڕێت بەڵێ بۆ سەگ و پشیلە جیاوازە ئەو ڕۆژێک کە خاوەن ئاژەڵەکە ئەیهێنێت لە ڕۆژی سفر حیسابە لە دوای ئەوە 21 ڕۆژ حیسابەکەین لقاحی دووەمی بۆکەین واتە کە یەکەم جایهێنێ 2 لقاحەکرێ دوای ئەوە بێتە ساڵی جارێ ئەمە نامی لە دەفتەرەکە تۆمارەکە بۆی ئەگەر نەشی هێناوە لای ئێمە بردێ بۆ هەر کلینیکێتر بزانێت چی بۆ کراوە و چرا لقاحێکی تەنیا بۆ سەگ و پشیلە ئەکرێ ئەمە بەڵێ ئەمە بۆ سەگ و پشیلە ئەکرێ ئاژەڵانی تر لقاحیان جیازە بۆ نمونە کۆتر یاخود بڵێ باڵندا 3 مانگ جارێکە باش دکتۆر هەڵبات ئەگەر بە فراوانتر لێ بڕوانین ینی لە قۆناغی پێش 2023 ئەم کللتوری گرنگیدان بە ئاژەڵا لە وڵاتی ئێمە کەم بوو ئەگەر هەش بێت تاکوترا لە هەندێک ناوچەیە خود لە هەندێک ماڵی خود بۆ نمونە ئەوەی کە پێدەوتری جیاوازی چینایەتی لە هەندێک چینی ئەرستۆقرات و چینی تەکنۆقرات وانی کە پێیان دەوترات جەنتڵمان و یاخود میسلی دیوانی کە لە کۆمەلگایە هەبوون بوون با بڵین بە کورتتەری وانی کە بێگومان لە پێش 2023 خەڵکێکی زۆر باری دارایی لاواز هەژار ئەنی گرنگی بەم کللتورە نەدا بەڵام ئێستا خۆشبەختانە بینینکەوە لە وڵاتی ئێمە لە شارەکەی ئێمەش ینی کللتوری گرنگیدان بە ئاژەڵ پەیدا بووی دی و ئاژەڵە پەرژین بێ سەگ بێ پشیلە بێت باڵندە بێ هەخوت هەر گیاندارێکی دیکە بێت کە لە کۆمەلگایە بوونیە یاخۆ هەندێک هەیە گرنگی بە باڵندادا لە ئێستا بۆیە پێت وایە ئەنی بۆ نمونۆک و بەپێی کە خۆ دکتۆرێکی وە پسپۆڕی لێ بوارەیە ئەنی کرانەوەی عێراق بە دنیادا و قۆناغی دوای 2023 و بەرزبوونەوەی ئاستی هۆشیاری هاوڵاتیان هۆکارێکە بۆی کە خەڵکیش ینی حەز و خواست و خۆشەویستی بۆ ئاژەڵانی شەبێت هەمان کاتدا هەڵبەت لەڕووی کۆمەڵایەتی و هەندێک باس لەوە دەکەن دەڵێن ینی ئەمە بابەتێکی دیکەیە بەڕاستی دەرونیە و کۆمەڵایەتی و کۆمەڵناسی دەڵێن کە بە حکمی ئەوەی متمانە لە نێوان مرۆڤەکان نەماوە یاخود مرۆڤەکان
بێڕەحم دەچوونە بۆیە خەڵک پەنای بردو بەبەر ئاژەڵ لەگەڵ ئاژەڵ ئێستا هاوڕێتی کامە مەوزوعێکی دیکە بەڵام هۆکارەکانی چی کەوا ئێستا خەڵک گرنگی و بایەق بە گیاندانەدا. بەڵێ ئێستا خۆشببختانە خەڵک زۆر ڕووی کردوتە بە خێوکردنی ئاژەڵ دەرەوە بێت یاخود بیکڕێ خۆی لە ماڵەوە بەخێوی بکە. دێن ڕۆژانە بڕواکەی خەڵکی وا هەیە حەوت پشیلەی هەیە گوێی لێنی ئەگەر پێی بڵێن پشیلەیە تریش هەیە خەڵک ئەی بەخشێ بۆی بەخێو ناکرێت کێشەی ئەیباتە لای خۆی. ئێستا لەبەرەوەی خواردن زۆر بۆ ئی پشیلە جۆرا و جۆر بۆ سعرەکەشی مناسبە خەڵکانە ڕۆژانە دێن ئەلەو خواردنەی بۆ بەر پێویست ناکە هەموو ڕۆژ گۆشتی بۆ بکڕێ یاخود مریشکی بۆ بکڕێ خواردنی تایبەت بە خۆیانێ سعرەکەشی زۆر گونجاوە خەڵکی دێن ڕۆژانە بۆیانە بن کێشەشیان نییە هەچ فەقیر بێت دەوڵەمەند بێ فەقیرەکە لە دەوڵەمەنەکە زیاتر دێن ئەیبەن بۆ پشلەکە جویان لێنێ پشیلەی کۆڵان بێ یاخود ئەم جوانەکان بێ کێشەیان نییە بەس مهمەوەی ئەو ئاژەڵە بەخێوکەن و لە ماڵەوە داینێن. زۆر باشە بەخێوکردنی گیاندارانی بێلانە یاخود بە تایبەت سەگ و پشیلە یاخود گیاندارانی ماڵی لە ڕووی تەندروستیەوە هیچ زیانێکی هەیە؟ بێگومان ئەگەر نەخۆش بێ هەموو ئاژەڵێ زیانی خۆی هەیە بەڵام خەڵک ئەگەر هەستی کرد ئاژەڵەکەی نەخۆشە پێویستە خێرا زوو بگەێنێ بۆ کلینیکەکان بۆی چارەسەری تەواو وەربگرن هەر ئاژەڵێ نەخۆش بێ هەنێ نەخۆشی هەیە گوازراوە بۆ مرۆڤ لەوانەیە کەسە نەزانێەوە بزانین نەخۆشیێکی ئاساییە بەڵام کایهێنێ ئێمە لەوێ هۆشیاری ئەدەینێ و پێی ئەڵێ جای کاتەوە لە مناڵەکانی بۆ هەیە بگوازرێتەوە یاخود لای ئێمە هەنە جادای ئەنێن شوێنمان هەیە بۆ ئاژەڵ هەتا چارەسەر بێ ئەو کاتە ئەیبەنەوە. واتە ئێوە شوێن تایبەتتان هەیە بۆ ئاژەڵە نەخۆشەکان؟ بەڵێ یان بەس سەگ و پشیلە یاخود زۆربەی ئاژەڵەکانی تر؟ خۆی بە تایبەتی بۆ سەگ و پشیلە هەمانە بۆ نمونە ئەگەر بێ لەسەر مەڕ و بزن و ئەوانە خاوەن ئاژەڵ بەجێی ناهێڵێ لەگەڵ خۆی بادە چونکە شوێنی تایبەتی بۆ کردە بەڵام ئەم دوو ئاژەڵە لە ناو ماڵ بەخێوەکرێ لە ناو مناڵ و خێزانیان بەخێوەکرێ بۆیە پێویستە ئەگەر نەخۆشیێکی گوازراوی هەبێ بەجێ دێڵ لە ئێمە تا چاکە بێتەوە و دوای باشە سەکیز نەخۆشیێکی تایبەتی هەیە کەوا بکات مەترسی بێت بۆ سەر مرۆڤ بە تایبەت ئێستا لە هاری سەک نەخۆشیەکە هیچ حاڵەتێک تۆمار کراوە یاخود نەخۆشیێکی تایبەت هەیە بە ئاژەڵەکان خۆی ئەو نەخۆشیە هەر هەیە هاری سەک یعنی ئەگوازرێتەوە لە مرۆڤەوە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ هەر چنەوەی ئاژەڵێ بۆ نمونە ئەگەر سەگەکە شەر نییە ڕاستەوخۆ بۆ مرۆڤەکە بیگوازێتەوە گاز بگرێت لە هەر ئاژەڵێتێت ئەو ئاژەڵە گاز بگرێتەوە لە مرۆڤ ئەگوازرێتەوە بەڵام ڤاکسینی هەیە کە ڤاکسین کرا ئەو نەخۆشیە تووشی نابێت. باشە لە ڕابردوو خەڵک بۆ نمونە بابێنە سەر بابەتی بوون لە پرژین بێ سەگ ینی گرنگی و بایەخی بە سەگی خۆماڵی سەگی هاوشار سەگی دەڤەری پشدار و تەنانەت ناوەکانیش کوردی بوون بۆرەیە بۆ نمونە شێرەیە سوزان کۆمەڵک ناوی کوردەواریان لە سەگەکانە بەڵام ئێستاکە بینین ینی خەڵکی پەناباتە بەرەوەی کە کۆمەڵێک گیاندار یاخۆت سەگی ئەوروپی یاخود وڵاتانی بیانی بکرێت و هاوکات لە پشیلەشدا و لە باڵندەشدا بە هەماشی ئەنی جیاوازەکانیان چین ئاخۆ جیاوازەکان لەوەیە کە بۆ نمونە لە ڕووی پێکاتی فیزیکی و بایۆلۆژیەوە ئەو ئاژەڵە زیرەکتر لە این خۆماڵێکە یاخود شێواز و جوانیەکەیەتی هۆکارەکانی چین. ڕاستە خۆی سەبینە سەر بابەتی سەگ جۆرا و جۆری هەیە جۆری هەیە زیرەکترە لە هەمویان خەڵکی زیاد حەز بەواکە ڕەغبەتی زیاتر لەسەر هەنێک کەس ئەیکرە بۆ بەس بۆ بزنس ئەیکرێ و کە بەچکەی لێگەی بەچەکان ئەزان ڕەغبەتی لەسەر ئەفرۆش هەنێک کەسێ بۆ حەزی خۆی ئەیکرێ ئاژەڵەکە زیرەکە و ئەبینێ هەنێ شتی بۆ ئەکا حەزەکە و ئاژەڵە لای خۆی بمینێتەوە بۆ نمونە یعنی ئێستا هەنێ سەگ هەیە وایە ئینشاری خۆمانێ ئینێرە نییە بەڵام خەڵک بە بڕێپاری زۆرە و لە وڵاتێکی تر ئەیهێنەوە لێرە بە خێویەکەن بەس بۆ ئەوەی کە زیرەکە یاخود بلێ فیشک ئەدۆزێتەوە هەنێ تەدری بێدەن زووتر وەرێگەی لە سەگی تر ئەوەش هەیە بەڵێ بۆی باشە زۆر جار حکوومەت هەڵمەتی لە ناوبردنی سەگە بێلانەکان ڕادەگەیەنێت ئایا ئەو چارەسەرە یانیش پێویستە حکوومەت چی بکات؟ بەڵێ بەڕاستیەوە دیاردێکی زۆر ناشارستانی زۆر ناشرینە کە بە تاپۆر بە دوای ئەو سەگاناکەون و ئەیانکەنەوە پیکا بۆ ئەیبن هەم دیادەیەکی ناشرینە بۆ شار هەم خەڵکیش ئەترسێن بێجگە لە سەگەکان بۆ نمونە تۆ مناڵێ لە کۆڵان بە پێش چایەوە ئاژەڵێک ئەکوژی ئەو مناڵا بێ هەستی چۆن بێکە ئەو دیمەنە ئەبینێ هیچ ڕێگە چارەسەر نییە ئەو چارەسەرە چارەسەری دیکە هەیە زۆر لەوە باشتر و کەم ئازاردانی ئاژەڵیشی هیچ تیانە ئەتوان ئەوە بگرنەبەر بەڵام تر ئەو ڕێگایگرنەبەر ڕێگایکی زۆر خراپە و چارەسەریش نییە بۆ ئەوی کە سەگ بن بڕکات. باشە مەترسی بڵاوبوونەوەی گیاندارە بێلانەکان لە کوچە و شەقامەکانات چییە؟
بەڕاستی مەترسین یاخود ئێمە ئازاریان ئەدەین و ئەبنە هۆی مەترسیگەاندن. خۆی چەند هۆکارێکی هەیە هۆکاری ئەوەی ئەگەر سەگەکە نەخۆش بێ بۆ نمونەکە پیاسمان کرد پێشتر ئەگەر تووشی هاری سەگ و بێت بە ئەکید ئەوە مەترسەیە چونکە نەخۆشە و بەدەست خۆی نییە گازەگرێ ئەو نەخۆشیەکەش ئەگوازێتەوە ئەو نەخۆشیش چارەسەری نییە. ئەماگەر لە لای نەخۆشیەوە بڵێ هەندێک جا مناڵ ئازاری سەگەکە ئەدا یاخود کەسێتر ئازاریدا ئەمە کە مرۆڤ ببینێ ڕاستەوخۆ شەر نییە ئەو کەسە هەمان کەس بێت کە ئازاریداوە بەڵام لە ترسی خۆی هەوڵەدا ئەم یەکەم جاهێرشکە بۆیە پێویستە ئازاری ئاژەڵ نەدرێ بۆی ئەم کارانە نەکات. کەواتە جاری وهەیە لە کوچە و کۆڵان و شەقامەکان بەتایبەت لە گەڕەکە میلیەکان هەڵبەت لە پاش قۆناغی 2023 لە کەرکوک و لە هەموو عێراق کۆمەڵە گەڕێکی نوێ دروست کران و گەڕەکانە بەتایبەت لە پاش شەڕی داعش 2014 بەدواوە ینی کۆمەڵێک کللتور کۆمەڵێک دابنەریت کۆمەڵێک ئاراستە کۆمەڵێک خانەوادەی جیاواز ڕویان لەم شارە کرد و بەتایبەت ڕویان کرد لە گەڕەکە میلیەکان و لۆدێکی زۆریان لەم گەڕەکانە بەڕاستی دروست کرد. اینجا هەیە بەتایبەت لەم گەڕەکانە بینی پەرژین بێ سەگێک قاچی یاخود دەستی شکاوە یاخود بریندار کراوە یان پشیلەیەک لە هەمان کاتدا ینی هۆکارەکەی ئیدی نازان بەڕاستی ئاستی هۆشیاری هاوڵاتیانە لە هەمبەر ئاژەڵان و گیانداران بەگشتی یاخود ئەوە جاری وهەیە پەروەردەی خێزان لە پەروەردەی ماڵەوەیە بۆ نمونە دایکانە باوکانە کە دڵێگەر بۆ مەسەکتان بینی لی بن تاوەکو زیانتان پێ نەگەێنێ هۆکارەکانی چین و تا چەند گرنگە دایکان و باوکان ینی بۆ نمونە مناڵەکانیان هۆشیار بکەنەوە تاوەکو زیان بە ئاژەڵان و گیاندارانی بێلان نەگەین بەڕاستی. ئێستاکە لەم کاتەیە چونکە خۆت وتەنی خانووشت زۆر بووە و جێ ئەوە نەماوە سەگی تیابێت جاران چەند منتیقەیەکە بووەکو ئازادی و بارودخانە و پەنجعلی ئەمانە خانووی تێدا نەبوو سەگەکان بە اعتیادی لەوێ ئەژیان ئێستا چونکە خانوو زۆر بووە بەڕاستی یانی سەگ جێگای نەماوە لەکوێ کۆبێتەوە لە شوێنی زبڵ و پاشەڕۆی خواردن بەڕاستی ئەو شتانش زۆر بۆ بۆیە ئەبێتە هۆی ئەوەی کە سەگ و ئەوانە کۆمەڵ کە لەوێت چونکە زوو فرە نادرێ و ئەمینێتەوە ئێستا گەر سێریکە زیاتر لەو شوێنانەی سەگ کۆبێتەوە شوێنی زبڵ و پاشەڕۆی خواردنە ئەگەر حکومەت زوو بلەی بەلەدیە بڕۆت و ئەوێ و پاچکاتەوە ئەو دیاردەیە کەم ئەبێتەوە من ناڵێ 100% بمبڕەبێ زیاتر خەڵکی کۆن با بڵێن ئەوەی کە باپیرە و نەنگمانە زیاتر ئەوانن کە حەزیان بە ئاژەڵ نەبووە ئێستا بلەی باپیرە و نەنگی خۆمان ئەڵێن ئێمە حەزمان بە پشیلە نییە ئێمە حەزمان بە سەگ نییە مناڵ ئەگەر سەیری ئەوانکە فێر ئەبێلیان بۆیە پێویستە ئەگەر مناڵەکەیان کە گەیشتە تەمەنێکی گونجاو ئاژەڵێکی بۆ بێنن بە خێوی کا لە ماڵ بۆی هەم ترسی لێ بشکێ هەم خۆشەویستی هەبێ بۆ ئاژەڵ لەلایەنی دەرونیشەوە زۆر ئیسفادەی لێکە ئەو مناڵە سیقەی بەخۆیە بێ ئەو مناڵە دوو ڕۆژتر لەو ئاژەڵە ناترسێ خۆی ئاژەڵ تەبیعاتێکی ئەگەر بزانێن کەسی بەرامبەری لێ ئەترسێ فۆرمۆنێک هەیە ئەو کەسە ئیفرازێکە ئەو ئاژەڵە بۆ نیێکە کە ئەزای لێ ئەترسێ ئەم زیاتر پێوەڕێ ئەگەر بزان لێ ناترسێ و ئاژەڵە قەت بە کەسێ ناوەڕێ لێ بترسێ ینی بەڕای تۆ لە تەمەنێکی بچووکە ئاژەڵێک یاخود سەگێک پشیلێک بۆ مناڵەکان بهێننەوە زۆر شتێکی باشە زۆر شتێکی باشە ئەو مناڵە لەگەڵ ئەو بەچکە سەگە یاخود ئەو بەچکە پشیلەیە گەورە ئەبێ فێری هەنێشت ئەبێ لەو بلێ ئاژەڵە لەوانەیە لە گەورەکان فێری نەبێت پێویستە دایک و باوک ئەم شتە بەرچاو بگرن و بۆ مناڵەکانیان بیهێنەوە باش لە کۆمەلگایەوە باوە هەندێک ئاژەڵ بۆن بە شوم ناوەزان دەکرێت هەندێک ئاژەڵ و کوپشیلەکە پێی دەوترێمە بێ سفەتەوە بێوەفایە بەڵام سەگ بە ڕەمزی وەفاش بێن هەندێک باڵندەر هەمان کادا بە ڕەمزی ڕزق و ڕۆزی ئەشوبێن و هەندێک دڵن نەخێرەمە شومە و هەندێتتر چوزانم کۆمەڵێک ینی کللتور و بابەتێ لە کۆمەلگایان ڕووی کللتوریەوە منی باەخی پێدرەوە بەڵام ڕووی زانستیەوە ئەمە هیچ بنەمایەکی هەیە بەڵێ خۆی هەموو ئاژەڵێ وەفای هەیە خۆی ڕاستە ئەلێن سەگ وەفای زیاتر لە پشە بەڵام وانێ ئێستا ئێمە خۆمان من خۆم پشیلەم هەیە سەگم هەیە و مریشکیشمانەیە ئەگەر بەڕەڵایەنکەی لەکۆ هەستێکیان بێکەوە داریشن چووکە لە بچووکەوە بەیەکەوە گەورە بوونا هەمویان وەفای وەگێکە بۆ یەکتر من ئەو وەفای لە پشیلەکای بیم لە سەگەکە شای بینم هیچ جیاوازیەکیانی ئەگەر سەگێکی غەریب بێتە کۆڵانما سەگەکە ئی بێلانەیە ئەوە نییە بلێ لە ماڵەوە بەخێویکەم بەس خواردنیە دەینێ وەفای هەیە پشیلەکە لە ماڵەوەی کە ئەیهێنینە دەرەوە بەیەکەوە هەمووی دانیشن هیچ کێشەیەکیان نییە ئەگەر سەگێتر لە شوێنێکەوەتر بێ بۆ پشیلەکەمە ئەم سەگە بەردەمی لێگرێ نالێ هیچ ئازارە نە بە مشەکانمان بگا نە بە پشیلەکە وا هەنێک کەسە لێ ئەگەر ڕەنگی ڕەش بێ خراپە و ئەگەرین بەس ئێستا ئەو شتە نەماوە خەڵک هەستەکەم کەمتر بووە
کە حاڵەت ئەبینم سەگی ڕەش دێنن زۆر دڵم پێخۆشە بێ و هانی ئەو کەسادەم بۆی بەخێویکە بەڕاستی ئەو بنەمایەکی وای نیە لە لای علمیەوە ئەوانەی ئەو شتانەی نیە خەڵک زیاتر ئێستا لە نەخۆشی دای پشیلا ترسێ ئەوەی کە زیاتر بۆ ئافرەتی دووجیانە خەڵک زۆر ڕۆژانە پرسیارمان لێکە ئێمە پێیان ئەڵێن ئەگەر پشیلەکەتان نەخۆش نەبێ ئەو نەخۆشی هەرگیز ناگوازێتەوە کەی نەخۆش کەوت بینیتان خۆی خاوەن ئاژەڵ ئەزانێگەر ئاژەڵەکەی نەخۆش بێت ڕێک هەستی پێکە یەکەم علامات کە لەی ڕۆدا ئەویش نەخواردنێتی خێرا ئەیهێنن بۆ کلینیک فەحسی تایبەت هەیە بەو نەخۆشی ئەگەر نەخۆشیەکە دەرنەچێت هەرگیز کێشەی نییە بۆ ئافرەتی دووجیان باشە باست لەوە کرد کە خۆت سەگی بێلانە بەخێوەکەی و پشیلەی ماڵی تەیە ئەو دوانە کە بەیەکەوەن سەگەکە بە هەمان شێوەی پشیلەکە تەڵقیح کراوە یاخود نەکراوە ئەگەر نەکراوە هیچ زیانێکی نییە یاخود ناگوازرێتەوە بۆ پشیلەکە ئەگەر لە دەرەوە سەگەت و شێرکێشێک بێت بێگومان ئەگەر تەڵقیح نەکرابێ گوازێتەوە چونکە نەخۆشی مشتەرەک هەیە لە بینیان ئەی گوازنەوە بۆ یەکتر لەبین ئەو دوو فەسیلێ هەیە بەڵێ هەم بامان شێوە سەگەکە تەڵقیح کراوە و پشیلەکەش تەڵقیح کراوە ئەگەر سەگێکی تر لەگەڵ سەگەکەیە بێ ئەو تەڵقیح نەکرابێ نەخۆشیەکە ناگوازرێتەوە بۆ سەگەی تۆ چونکە ئەم سەگە تەڵقیح کراوە نەخێرمەناعی هەیە و بۆی ناگوازرێتەوە هەندێک سەگ هەن لە کوچۆ کۆڵانەکان تیبینێکێکەوە ئەوەی کە پێ دەوتێت تووشی گەڕی بوونە ئەم گەڕیە کاریگەری لەسەر منداڵان یاخۆ لەسەر دەوروبەری دەبێت و ئایا تەنها بە تەماس و دەستپێهێنان حاڵەتەکە گوازرێتەوە یاخود لە ڕێگەی کەش و هەواشەوە نەخۆشیەکە گوازێت وەکو ڤایرۆس ڕاستە نەخۆشی گەڕی زۆر بڵاوە بێتەوە خاستن لە وەرزی هاوینە ئەو نەخۆشیە گوازێتەوە بە تەماسی مباشر ینی لەمسی مباشر بۆ ئەو شوێنەی کە ئافاتەکەی لێە ئەوها ناگوازێتەوە بە هەوا و یاخود بەم شتانە ئەم خۆڵبارینی ئێستا چ کاریگەری لەسەر ئاژەڵان کاریگەری زۆر هەیە چونکە ڕاستی ئیسە ئێمە ئاژەڵی بێلانەمان زۆرە یاخود ئەو کەسانی کە کۆتر بەخێوەکەن زیاتر لە سەربان بەخێویەکەن و شوێنیشیان کراوە یاخودەوانەی کە خاوەن دەواجنن پەنجەرەکانی ئەکەنەوە بۆی تەهوی ئەبێت ئیسە لەم کاتیابێ هەمووی داخەیت کە داخن کێشەی تەنەفسی دروستەکە بۆ ئاژەڵ زۆر زیانی بەرەکەوێت لەم خۆڵبارینەیە دواوتی خۆتمانەگەر هەروە پێویستە حکوومەت چی بکات لە هەمبەر ئەو گیاندارانەی کەوا بێلانن تاوکو مەترسی ئەوە لە ئارایە نەبێت کە پەلەماری منداڵان بدەن بەڕاستی ئەرکی حکوومەت لەم نیوەندەیە چی و ئەرکی ڕێکخراوەکانی تایبەتمەند بە مافی گیانداران چین لەم وڵاتە و لەم شارە بەڵێ ئێمە لە زۆر شوێنە باسمان کردووە حکوومەت لە باتی ئەوەی کە کوشتن بەکاردێنێ ڕێگا چارەسەر زۆرە بۆ نمونە دروستکردنی شێڵتەرە من لەو بڕوایم ئەگەر ئێستا شێڵتەرێ دروستکە خەڵکانێکی زۆر یارمەتی دەر ئەبن ئەگەر ببینن شێڵتەرەکە بەپێی ستاندەری گونجاوە خەڵکانێکی زۆر یارمەتی دەر ئەبن بۆی ئەو ئاژەڵانە بۆی لە ینی هەندێک جار بیسترا و وتراوە کە هەندێک مادەیەک یاخود هەندێک دەرزی بەکارێن بۆی ئەو ئاژەڵە تووشی عقم بێت تاوەکوونەوە نەخاتەوە ئەمە تاچەند کارێکی نائینسانی بەرامبەر بەو گیانداراکرێ بەڵێ خۆی ئەویان نابێ خەڵکی زۆر دێ بۆ لای ئێمە ئەڵێ بنجمان بنەنێ ئەلێ دەرمانێکمان دێن بۆی ئەو سەگەی لای ماڵمان بکوژن بەڕاستی ینی خەڵکە کەسی وا هەیە دێ پشیلە بەخێوە کاکەچێ لێ سەگ لە کۆڵانمان لێ مناڵم عزێت ئەمێ بیکوژن من سیرم لەو کەسانە دێ تۆ خۆت ئاژەڵی ماڵیت هەیە لە ماڵ چۆن ئاژەڵێترە کوژی ئێستا ئەگەر نەزۆکردنمان هەیە لە ڕێگای نەشتەرگەرێ بەپێی بەرنامە و بەپێی ڕێگای تەندروستی ئەگەر ئەوە بکرێت ساڵانە دەی لە سەد بۆ ئەو سەگانە بکرێت لەو ڕێگای باشترێک کە بکوژرێ ڕێژەکە کەمە بێتەوە بە بەرنامە بکرێت زۆر باشترە بۆ نمونە ئەگەر شێڵتەرەکەی باسمان کرد دروست بکرێت خەڵک هەم یارمەتی دەرە بێ هەم ئاژەڵەکان لێ کۆبنەوە مرۆڤ ئازاریان نادا بەڵێ دکتۆرە سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان هەڵبەت وەک دەوترێ بۆ نمونە ئەگەر ئاژەڵ یاخود گیانداری بێلانە هاوشەوی مەڕ و ماڵات سوودی بۆ مرۆڤەکان هەبووە مرۆڤ ڕای دەگرێت و چکە سوودی لێبی دوجار مرۆڤ بەست زمانێکی گەورەی سەرزەویە ینی لە ڕێویان پرسی وتیان بۆ تۆ ڕەمزی فێڵ و ڕەمزی تەڵەکە بازی وتی ئەگەر فێڵ و فەرەجی ئینسان نەبووە مرۆڤەکان نەبووە لە هەمبەر من هەرگیز لە هەمبەر مرۆڤەکان فێڵ و هاوکات زیرەکی خۆم بەکار نائهێنا لە کاتێکا ڕێوی ڕەمزی زیرەکیە بەڵام بەداخەوە لە کۆمەلگای ڕەمزی بە فێڵباز ناوزەند کرا بۆیە وەک دەوترێت بە هەموو پێوەرەکان بەتایبەت لە ئێستا لە سەردەمی کەپیتال و گلۆباڵ و سەردەمی کرانەوەی دنیادا مرۆڤ شێرپەنجەی زەویە و ئەو شێرپەنجەیەش وەکو دەوترێت پسپۆڕان و کۆمەڵناسەکان و فەیلسوفان باسی دەکەن ئەبێ بزانی لە چووە سەری هەڵداوە تاوەکو
ڤاکسینێکی باش و دەرزیەکی باش دش بۆ شێرپەنجەیە بدۆزیتەوە بۆی کە لە داهاتووە مرۆڤ گەلێکی ساغ و ساغڵەم و تەندروستمانێ دەربچێت. هەموو لایەکتان شاد و کامران بەڕێزان. هەمیشە تەندروست باش بن، ئاگاداری تەندروستیتان بن، لە کاتی چوونە دەرەوەتان ماسک ببەستن. کاتێکی خۆش.